سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵ بووم ئەمڕۆژ لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لە کۆتایی هەفتە گەڕینەوەلاتان بە پێشکەشکردنی پرۆگرامی بەیانی باش خۆشەویستان بە ئومێدم تەندروست باش بوون و بە ئومێدم ئەو کار و چالاکانی کە بۆ ئەمڕۆ داتان ناو لە هزر و بیرتانە زۆر بە ئاسانی بۆتان جێبەجێ بکرێت. ئەمڕۆژ لە پرۆگرامی بەیانی باش لەگەڵ هاوکارانم گەڕینەوەلاتان بە تەوەرێکی تر و بە بابەتێکی تر بە میوانێکی تر بە کۆمەڵێک هەواڵ و زانیاری تر. ئەمڕۆ باز لە دۆخی پۆلی شەشەکان ئەکەین پۆلی 12 کەوا دوێنێ تاقیکردنەوەکانیان دەستی پێکرد. ئەمڕۆ باز لە ئەو کێشە و گرفتاناکەین کە لە چەند ساڵانی ڕابردووە هاتوتە پێش قۆناغی پۆلی 6 یاخود پۆلی 12 ئامادەی کەوا ئەم ساڵ چی بکرێت بۆی ئەم هەڵانەی کەوا چەند ساڵانی تر دووبارە بوونەتەوە ئەم ساڵ دووبارە نەبێتەوە. ئەمڕۆ ڕۆڵی پەروەردە چییە لەوەی کەوا پرسیارەکانی پۆلی 12 کەوا ساڵانە هەڵی تێکەوێ ئەم ساڵوان نەبێت یاخود سیستەمی فێنکەرەوە لە هۆڵەکانە دابین بکرێ یاخود وەزارەتی کارەبا بتوانێت کارەبای دایمی بۆ پۆلی شەشەکان دابین بکات چونکە پلەی گەرما بەرزەوە خوێنکار ناتوانێت لەم پلەی گەرما بەرزە بە شێوەیەکی دروست وەڵامی پرسیارەکان باتەوە گەر سیستەمی فێنکەرەوە یاخود ئامێرێک یاخود وەسیلەیەکی فێنکەرەوە لە هۆڵەکەیان نەبێت کە ئەمەش واکات هزر و بیری خوێنکار بگۆڕێت بەلایەکی ترەوە نەتوانانی وەڵامی پرسیارەکە بداتەوە. هەروەها بەداخەوم کە ساڵانە ئەم حاڵەتە دووبارە بێتەوە لە نێو تاقیکردنەوەکانە کە ئەویش هەڵە لە پرسیارەکانە یاخود کە لە کاتی خوێندنە مامۆستا یاخود لە پەروەردەوە بابەتێک تەرک کراوە بەڵام بەداخەوە لە کاتی تاقیکردنەوەکانە زۆر جار پرسیاری لەسەر هاتوتەوە کە ئەوەش کێشەی بۆ خوێندکاران و قوتابیانی پۆلی 12 دروست کردووە چونکە ئەوان 12 ساڵ ئەخوێنن تەنها ئەم ساڵ مەسیریان دیاری ئەکا ئەم ساڵ وایان لێ ئەکاکەوە ژیانیان بگۆڕدرێت کە ئایا ئەو بەشێک کە خۆیان ئەیانەوێت ناویان تیا دێتەوە یاخود نا بەڵام بەهۆی هەڵی پرسیارەکانەوە یاخود بەهۆی وەڵام نەدانەوەی پرسیارەکان بەهۆی هەر هۆکارێکی تر بێکەوە لە دەسەڵاتی خوێندکاران نەبێت ژیانی ئەفەوتێ و ساڵێکی ئەڕواکەوە لە گەرمە و لە سەرمای ئەو خوێندکارە شەو نخوونی کردو بۆ ئەوەی نمرەیەکی باش بەدەست بێنێت. و هەروەها حاڵەتێکی تر هەیە کە ساڵانە دووبارە بێتەوە ئەویش مامەڵەی خراپی مامۆستایان کە بەداخەوەین مامۆستایان ئەبینین خوێندکار پرسیارێک ئەکای خوشتێکە مامۆستا بە شێوەیەکی دروست وەڵامی ناداتەوە یاخود بەداخەوم لە کاتی تاقیکردنەوەکانی پۆلی 12 هەرێمی کوردستان وەکو هەمومان ئاگادار بووین کە مامۆستایەک مامەڵەیەکی ناتەندروستی مامەڵەیەکی نادروستی لەگەڵ خوێندکارێکا کردو بۆ هۆکاری ئەوەی کەوا خوێندکارەکە نەتوانێت تاقیکردنەوەکانی ئەنجام بدات کە ئەوەش لە دەسەڵاتی خوێندکاران نییە بەڵکو کێشە لە مامۆستاکانایە کێشە لە سیستەمی پەروەردەییە کە نابێت بم شێوەیە بێت. ئێمە ئەمڕۆ باز لەو بابەتاکەین بۆ ئەوەی بزانین چی بکرێت بۆ ئەوەی خوێندکار بتوانێت بە دروستی وەڵامی پرسیارەکانی بداتەوە بتوانێت مەسیری خۆی دیاری بکاتەوە ساڵێک 12 ساڵ یاخود ئەخوێنێ بۆ ئەوەی لە ماوەی ئەو مانگەیە لە ماوەی ئەو چەند ڕۆژی تاقیکردنەوەیەکەوە تاقیکردنەوەکانی پۆلی 12 بتوانێت ئەو بەشی خۆی ئێوێ ناوی تیابێتەوە چەندان وەسیلەی تر هەیە بۆی هزر و بیری خوێندکار بەلایەکی ترا ڕابچێشێن بە ئەمەش بە هیوای ئەم کێشانە ئەم ساڵ دووبارە نەبێتەوە ئەم ساڵ بتوانین خوێندکاران بتوانن کۆمەڵێک کار بکەن کۆمەڵێک پرسیاری زۆر باشیان ببێتەوە کەوا کۆمەڵێک پرسیاری باشیان ببێتەوە کەوا بتوانێت خوێندکار بە دروستی وەڵامی پرسیارەکان بداتەوە و نمرەی زۆر باش بەدەست بێنێەوە. هەروەها ئەمڕۆ فیچەریشمان ئامادەیە و میوانمان ئامادە بێ سەبارەت بە ساڵڕۆژی شەهیدکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە. ئەمڕۆ میوانداری یەکێک لە خانەوادە بەڕێزەکەی ئەوان ئەکەین و باز لە ژیان نامەی سۆرانی مامە حەماکەین بە خۆشحاڵیەوە و هەروەها فیچەریشمان ئامادە بوو بڕگەی پەیامنەرێنیشمان ئامادەیە لەگەڵ هاوکارم فارس ئەمڕۆژ لەگەڵتانین. فارس سڵاوت لێبێ و بەیانیت باش. بەیانیت باشاوات بە ئومێدی سەلامەتی بۆ تۆ زۆر سپاس بە هیوای تەندروستێکی باش ڕێزانبانیەوەش باش و خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە کۆتایی هەفتەدا دینەوە خزمەتتان. دیارە هەڵبەت من بابەتی ئەو شتانی کەوا ڕەنگە تا ڕادەیەک پێداویستی ناو هۆڵەکانی تاقیکردە و بنووک و ئاوات باسی لێەوە کردنی وەکو دابینکردنی ئامێری فێنکەرەوە یاخود بۆ نمونە شێوازی پرسیارەکان پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکارەوانە بۆ ئاوات لێگەڕێم. بەڵام زیاتر من با باس لە پەروەردەکەم پەروەردە چییە چیە وترێ پەروەردە و ئاخۆ سیستەم لە پەروەردەیە چییە و فکری پەروەردەی چییە پەروەردەی فەلسەفی چییە و فەلسەفی پەروەردە چییە ئاکارەکان و ئەدگارەکانی کەسی پەروەردەناس چۆنە و چییە و پێویستەکەوا چۆن کاریگەری هەبێت لەسەرەوەی کە
سیستەمێکی ڕاست و دروست و ڕەوان بۆ داهاتوو دروست بکە. دیارە پەروەردە پایەیەکە، سێکتەرێکە، بنیادێکە، پرەنسیپێکە، بنەمایەکە، هەنگاوێکە بۆ دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست، کۆمەلگایەکی باش، کۆمەلگایەکی سەردەم، کۆمەلگایەکە لەگەڵ پێشکەوتنەکانە، لەگەڵ ڕەوڕەوە و هاوکات ڕاڕەوەی پێشکەوتنە هەنگاو بنێ، کۆمەلگایەکە بتوانێت کە بورنیانی تۆزێ ئەمڕۆ هەم خۆم هەم ئاوات ینی تەندروستیمان کەمێ ناساغا بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان دیارەوەکو باسی لێوکرە پێویستە لەم کاتانەیە بە تایبەت لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە ینی وەکوش بۆ هەم بەرچاڕوونیەک بۆ خەم بۆ ئێوەش کاتێک کە گەرماوەکە یاخود کاتێک کە ئارەقیشی زۆر ڕێژی بەڕاستیانی یەکسەر ڕاستەوخۆ نشتە بەردەم فێنکەرەوەکان تاوەکو دووچاری ئەم پەتاوەرزی ئێستا نەبن و بەداخەوە ئێستاشە دیارە حاڵەکانی کۆڕۆنا تەشەنەی کردووە و هاوکات تای خوێنبەربوون و هەروەها کۆلەراشابوونیە بۆیە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکجا بینە سەرەوەی کە پەروەردە تا چەند توانیوێتی لەم وڵاتە گۆڕانکاری کە پەروەردە تا چەند توانیوێتی ببێتە ئامرازێک بۆ پێگەیاندنی ئامانج کە خوێندکارە، ئامرازێک بۆ دروستکردنی ئامانجێکی باش کە کۆمەلگایەکی باشە، ئامرازێک بۆ دروستکردنی هزرێکی باش لە نێو کۆمەلگایەکی باشدا. بەڵام بەداخەوەک دەوترێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بەشێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر باس لە هەمووی نەکەین پەروەردە بریتیە لە ئامانجێک و ئامرازەکەش کۆمەلگایە، ئامرازەکەش خوێندکارە بۆ گەیشتن بۆ ئامانجە بۆ چکۆک دەبیندرێت دوجار ئەوانەی کە ئەخوێنن ڕەنگە بەشێکی هەرە زۆری یعنی ئێستا بە خۆم و خۆت و هەریشێکە کەبیلەری ئێمەیە تێگا ئەڵێم چیانی ئەڵێ الحەلیم و یەفتەهم بئیشارە ئەڵێ عەقڵ کەسی ژیری وریە بە یەک هێمایەک بە یەک ئاماژەیەک تێگا. یعنی بۆ نمونە زۆر بمان لە کاتی خۆشاکە خوێندومانە تەنها و تاکە هەمی ئێمە دایکان و باوکانیش کە هاندەرمان بوونە ئەوەیە کە بڕوانە بەدەستبێنی بەڕاستی و پاش تاوکردنی قۆناغی زانکۆ ئەوە پارچە کاغەزەکەشمان بەدەستێنا بەڵام دوجار ئەنجامەکەی چییە؟ واخۆ ئێمە تا چەند چاومان لە دامەزراندنەوە حکوومەتی کردو بووی کە ئەم هەموو خەڵکە دامەزرێنێ ئەمە لەلایەکە لایەکی دیکەوە تا چەند ینی سیستەمی پەروەردەیی و تەواوکردنی زانکۆش لە هەمان کاتدا دیارە خوێندنی باڵا و زانکۆ توانم بڵێم یەک بەرنامەیان یەک پرۆگرامێنێوش کە دروستکردنی کۆمەلگایەکی باشە کۆمەلگایەک یاخودەوەی کە مارگلێت گەورە فەیلسوفی جوو یاخود ئیسرائیلی باسی لێوکە کۆمەلگای حورمەت بەڕاستی کۆمەلگایە کە تێیدا بنەماکان و پرەنسیپەکانی حورمەت کۆمەلگایە کە تێیدا بەهاو ڕەوشت و ئاکاری تاک تێیدا پارێزراوە بێ کۆمەلگایە کە تێیدا ئینسانەکانی لەژێر سایەی سیستەم و دەستگا و دامەزراوە و پارت و حکوومەتێکا بێ کە ئەم حکوومەت و ئەو پارت و ئەو لایەنانە و ئەو دام و دەستگایانە شوناس کەرامەت ئینسانیەتی تاک بپارێزێ نەک کەرامەتی تاک لە وڵاتانی یاخود لە وڵاتانی کە تیا گرنگی بە پەروەردە نادرێت بریتی بێ لە کاغەزێکی با بڵێن پەرژین بێسووک بریتی بێ لە شتومەک لە کاڵاچکۆ ئینسان لە هیچ شوێنێکە کاڵا نییە ئینسان شتومەک نییە لەگەڵ مامەڵە بکرێت ئینسان تۆ بۆ لەگەڵ زێرە لەگەڵ زیوە لەگەڵ ئەڵماسە لەگەڵ ئەو پەرداغەیە لەگەڵ ئەم کەرەسە لەگەڵ ئەو تیڤی کە لە ماڵەوە ئێستاکە تۆ هەتەو تەمەشایەکەیت ئەمانە پێوترێت کاڵا پێوترێت ئامراز تۆ توانی لەگەڵ لای مامەڵە بکەیت توانی بۆ نمونە ئاڵگۆڕی بازرگانی پێ بکەی بەڵام ئینسان و مرۆڤ ینی لە هەموو ئاینەکان لە هەموو شوێنەکانە قودسیەتی خۆی هەیە سەیری سۆشیال میدیا مەکەن لێرە لەوێ کە دەڵێن بۆ نمونە ئینسان لە هەندێک وڵات بێنرخە یاخود بێقەدرە هەر وڵاتێک و هەر لایەنێک و هەر سیاستێک وەر حکوومەتێک و هەر ئاینێکی ئیدی زەمینی بێ یاخود فکرێکی فەلسەفی بێ یاخود ئاسمانی بێ ئینسان تێدا بەهاکانی بە پێی ئەو پرەنسیپی ئەو پارێزراوە بینەوە سەر وڵاتی ئێمە بوون لە دوای 2023ەوە پەروەردە چی کردو بۆ وڵاتە بۆ نمونە پەروەردە تا چەند توانیوێتی کە ئینسانێکی باش دروستکە ئینسانێکی باش بەڕاستی پێ بگەێنێ ئینسانێکی باش بۆنمەکە لای بینیست دەڵێگەل ئەگەر ینی ئەو کاتێکە باس لە بۆنمە پێش شۆڕشی فەڕەنسی یاخود دوای شۆڕشی فەڕەنسیەکە کە دەڵێگە پەروەردەیەکی باشم لە بەردەسا هەبێت ئەوە من لە ماوەی 100 ساڵ هەموو ئەوروپا ئاگۆڕم نەک تەنها فەڕەنسا بۆ نمونە نەک تەنها وڵاتەکەی خۆی نەک تەنها شارەکەی خۆی بەڵام ئێمە لە هەرێمێکی سێ پارێزگاری یاخود با بڵێن 4 کاکە با بڵێن 5 با بڵێن 10 چیمان کردە بۆی کە پەروەردە تێیدا ینی کۆمەلگایەکی باش دروستکە کۆمەلگایە کە تێیدا بەهاکانی پەروەردەناسی تیا بۆ نمونە پارێزراوە بێ و بۆ نمونە زۆر جار ڕەخنە لەوە دەژیلێ یاخود بۆ نمونە کەسانی کەوا مامۆستان ئێمە چی بکەین باشە بۆی کە جاران وەک دەوترا خەڵکەڵێ ئێستا من ئەگە مامۆستاکەی خۆم ببینە لە کۆڵانێکا تێپەڕۆم بە کۆڵانەکەی دیکای هەچوومەوە دیوە بەڵام هەموو تیۆرە زانستیەکان هەموو تیۆرە دەرونیەکان هەموو تیۆرە کۆمەڵناسیەکان ئەو معادلە هەڵەیەی کە لە مێشکی ڕابردووە چەسپیوە
بەهەڵەی ناوەزن دەکەن چۆن ئەبێ خوێندکار کاتێک مامۆستای خۆبی بینێ بە کۆڵانێکی دیکە بەڕاستی تێپەڕ بیا خۆت بڕوە بۆ نمونە ئێستاش لە هەندێک لە وڵاتانی پێشکەوتوو ئەوان کە لە دوای جەنگی جیهانی دووەمدا هەوڵێندا کەوا ریفۆرمێک خۆڕێخستنەوەیەک چاکسازیەک لە پەروەردەیە بکەن ویستیان جارێ ئەو وێنەی کە بۆ نمونە کارکتەرەکانی نێوکەرتی پەروەردە ئەو کارکتەرە ئەختەبوڵتیە باتمانیە جەلادیە نەهێڵن ویستیان ئەو پەیوەندیە جەلادی نێوان بۆ نمونەکەرتی پەروەردە و کۆمەلگایە هەیە ڕاستی بکەنەوە کە دوجار پەروەردە بریتیە لە کۆمەلگا پەروەردە بریتیە لەوەی کە هەڵقوڵاوە لە هەناوی کۆمەلگاوە پەروەردە توانێت کە پەیوەندێکی پتە و نێوان مامۆستا و خوێندکار بەڕاستی دروستکە پەیوەندێکی پتە و نێو کۆمەلگا و دەوروبەرە دروست بکە بۆیە ئێمە ڕەنگە تا ئێستاکەش ینی ذهنیەتێک دیدگایەک ڕوئیەکی ڕەنگە هەڵەمان بۆ کەرتی پەروەردەیە هەبێ و دوجاریش بۆ نمونە من لێرەوە ینی لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەو مامۆستایانی کە لە ڕۆژێک ڕۆژان پیتێکیان فێر کردم لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەو مامۆستایانی کە لە ڕۆژێک ڕۆژان وانەیەکیان لێوە فێر بووم ئیدی ئەگەر سوودم لێ ببینی بێ خودت سوودشم لێ نەبینیەوە ڕاستی بەڵام مامۆستایانی بەڕێز خوشکان برایان باوکان دایکان ئەوانی کە لە تەمەنیشی هەڵکشاون هەڵبەت مەبەستم مامۆستایە و ئەو کەسانی کەوا لە کەرتی پەروەردەیە کار دەکەن ئەو کەسانی کەوا ئایندەی نەوەکانی ئێمەیان لەژێر دەستایە بەڕێزان من یەک پرسیارێک ئاراستی ئێواکەم ئەوەترێ کە مرۆڤ ینی وەکو ئۆتۆمبیلێکی ئاوپڕژێن وایە ئۆتۆمبیلی با کەرکوچانە بڵێن ئۆتۆمبیلی حریق ئۆتۆمبیلی ئاگر کوژێنەوە ئەم ئۆتۆمبیلە کاتێک کە بۆ نمونە ئەو مادانەی تایبەتمەندی تێدایە کاتێک کە ئاگرە کوژێنێتەوە ینی ئاگرێکی زۆر هەیە بۆ نمونە ئاگرێک هەیە کە بۆ نمونە لە باڵەخانەیەک لە دارستانێک بۆتەوە بە ئۆتۆمبیلێک و دوان ناتوانانی کۆنتترۆلی ئاگرەکە بکەیت تۆ پێویست بە چییە کاتێک کە ئەم ئۆتۆمبیلە بەتاڵە بێ ئەبێ پڕی بکەیتەوە ئەبێ پڕی بکەیتەوە بە مادەی نوێ بە بەشتی نوێ ئەبێ کەسێکە بێ ئیمداداتت بۆ بێنێ هاوکاری کاتەوەکو تۆش ئاگرەکە کۆنتترۆل بکەیت کۆمەلگا پشێوی زۆری تێدایە ئەگەر کۆمەلگا بەو ئاگرە بشو بهێنین ئەبێ مامۆستایانیش ئۆتۆمبیلی ئاگر کوژێنەوە بن ئەبێ ڕۆژ بە ڕۆژ بە دوای زانەری نوێ بکۆن من ئەم پرسیارم کە لێرە بەسمە خۆشەویستان نزیکەی 2 مانگ ماوە بووی کە دەوام بکرێتەوە با بڵێن دەوامی ڕسمی لە خوێندنگە و لە قوتابخانەکانە و ئەم ساڵژ دەوترێت دەوام ینی بە شێوازێکی ئامادەگیە حزۆریە و دەوام بۆ نمونە من واسمکانی ئەوانی کە تایبەتمەندە بە پۆلی شەش هەر ئەوەیە کە ساڵانە باسەکە بەخوا پرسیارەکانە بەخوا نەبوونی ئامری فێنکەرەوەی بەخوا توزانم کۆمەڵێک شتی لاوەکیە بەخوا توزانم کۆمەڵێک پرسیارەکە خوێندکارێکە ئەمانە هەمووانەی زانین بەڵام مامۆستایان من بۆ نمونە ئەگەر باوکێک بم ئەگەر من باوکێک بم کچەکەم کوڕەکەم تەمەنی وا 6 ساڵە ئەم ساڵ نیەتم هەیە و ئارەزوی ئەوم هەیە کە بیکەمە بەر خوێندن فەرموو تۆ لە ماوەی ئەم ئێستا مانجێک تێپەڕیوە 2 مانگ ماوە لە ماوەی ئەم 3 مانگەیە تۆ چی نوێ فێر بووی تاوەکو مناڵەکەم کە ئەخەم بەردەستی تۆش فێرێکی بەڕاستی من لێرە پرسم چەند مامۆستا هەیە لە ماوەی ئەم مانگەیە زۆر نا 2 کتێبی خوێند بێتەوە بۆ نمونە ینی من ئەمە لێرەیە من هیچ وەکو نە ئامۆژگاریکەرێکم نەواعیزی سوڵتانم و نە پرۆژەی نوێژ بەڕاستی پێشکەشەکەم وەکو هاوڵاتێکی ئەم کۆمەلگایە وەکو میدیاکارێک ڕۆژنامە نووسێک ئەمێ کە تێبینێکرێەوەی کە بەدی ئەەکەین باسی لێوەکەین بۆ نمونە لە ماوەی ئەم 3 مانگەیە چەند مامۆستا هەیە بۆ نمونە 2-3-4 خولی بینی بێ هەشە خۆ مەزانم خەڵکیەکە ئیناسم چووە بۆ دەرەوەی وڵاتش تاوەکو خولی نوێ فێر بێت تاوەکو لە ساڵی داهاتووی خوێندندا فێری خوێندکارەکانی کە هەیە پارەی خۆشی داوە کوردڵ لە جیرفانی خۆشی سەرفی کردووە بەڵام ئێمە باس لە زۆری ناکەین لە کۆمەڵناسیە یاخود لە سیاسەتشدا 50 زۆری نییە بەڵام ئاخۆ من باس لە 50 ناکەین باس لە 150 داکەین بەڕاستی چەند مامۆستای لە ماوەی ئەم 3 مانگەیە 15 کتێبی خوێند بێتەوە کە ئەگە باس بۆ نمونە ئەو مامۆستا بەڕێزانی کە باسی لێوەکەم ئەگەر کتێبی سقرات و ئەفلاتۆن و ستیڤن هاوکینگ و ریچارد داوکینز و نیچە و با بڵێن بێنە سەر ئەملا لە برتراند راسڵ و ئەوانەی کە لە بواری پەرۆدەناسییا کار دەکەن ئەگە ئەوانش بۆ نەخوێن لە بوارەکەی خۆتە لە مادەکەی خۆتە مامۆستایەکی بۆ نمونە مێژوویت ینی کاتێک کەسێک لێتە پرسێ ڕێکەوت نامێ سایکس بیکۆچێت تۆ چی پێڵی ینی تۆ هەمان قەوانەکانی ڕابردوو بارەکەت لە کاتێکە دەیان و سەدان توێژینەوە و دەیان و سەدان نووسرا و راپۆرت و گوتارێ لەباری سایکس بیکۆ ینی تۆ لە بوارەکەی خۆتا چی فێربووی تاوەکو مناڵەکەی من فێرکەی مناڵەکەی هەزاران خەڵکی ئەم وڵاتە فێرکەی یعنی من ئەچمە بۆ نمونە قسەکەی نووسەری کورد شێرزا حەسەن کە باس لەوەکەم بە داتا قسە ناکەم چکە داتایەکم لە بەردەستانیە بەڵام بۆ نمونە ینی ئەمە ڕێژەیە ئەگەر لە ئەمڕۆدا 10,000 خوێندکاری پۆلی شەشە بن لەم شارە ئاوات 10,000 خوێندکار هەبێت لەم شارە کە تاقیکردنەوەکان ئەنجام بدەن 10,000 خوێندکار نەخۆشە
10,000 خانەوادە نەخۆشە، 10,000 باوک نەخۆشە، 10,000 دایک نەخۆشە، 10,000 خوشکوبرا نەخۆشە، 10,000 مامە و خاڵە و هەمووی قەلەقە و سترێسە و دردۆنگە کە ئاخۆ خزمەکەی کەسەکەی مناڵەکەی چی بەدەستهێنێ و بەداخشەوە کە پۆلیشەش عنوا دیاریکراوە کە چارەنووسی ئینسان بڕن کەسێکە بێ زۆر باشە بەڵام دووچاری حاڵەتێک بێ کە نەخۆشکەوێ یاخود حاڵەتی وفات بێ کە نەتوانێت امتحان یاخود داخلکردنەوەکانی ئەنجامدا. من کاڵم 10,000 ڕەنگە ژمارەکە لەوەش زیاتر بێ بەس خوێندنی کوردی وابزانم 500,000 کەسە یعنی ئەوم خەڵکە نەخۆشە بەڕاستی بۆ لەبەرەوەی دوجار پێویستمان بە ریفۆرمە بە چاکسازیە پێویستمان بە ڕێکخستنەوەیە پێویستمان بە ئەپدەیتە کۆمپیوتەر ئەگەر ریفرێشی نەکەیتەوە ئەپدەیتی نەکەیتەوە قورسە بێت کۆمەلگا و پەروەردەش پێویستی بەوەیە. زۆر باشە فارس ئەچینە لای فیچەرێک سەبارەت بەکردنەوەی خولە هاوینیەکان بەتایبەت بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەی یا کۆیەوە هاوکارانمان فیچەرێکیان بۆمان ئامادە کردووە فەربابی نەربێت. یەکەمیان نەکردی دەڵاندن ئەوەیە دووەمیان پەیمانگای سۆما لە ساڵی 2010ەوە دامەزراوە ڕێکارە یاساییەکانمان جێبەجێ کردووە بە مەبەستی پەرەپێدانی توانەکان بۆ فێربوونی زمان و خولی بەهێزکردن لە سنوور شاری کۆیە و دەوروبەری ئاماژدەکردنەوەی ئەم پەیمانگایە بۆ زیاتر خزمەتکردنە بۆ کەمکردنەوەی بارگرانیە لەسەر ئەستۆی و شانی کەسوکاری خوێندکاران و خوێندکاران لە دواقۆناغی خوێندن کە پۆلی 12 و قۆناغەکانی تریژکە خوێندکار پێدا تێپەڕ دەبێت بە مەبەستی دیاریکردن و بەدەستهێنانی ئەنجامێکی باش و داهاتوێکی ڕوونتر. لەم ساڵدا لەم هاوینەدا لە ساڵی 2022 ئێمە خولێکی بەهێزکردنمان بۆ پۆلی 12 زانستی و وێژەیی کردوتەوە. ئاماژدەکردنەوەی ئەم خولە ویستومانە جیاواز لە شوێنەکانی تر کە لەوانەیە زۆر شوێن هەیە ئامانجێکی بازرگانی هەبێ ئێمە هەوڵمانداوە بە هاوکاری خەڵکی دڵسۆز بە کەسانی دڵسۆز لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ناوەندی کۆی ڕێکخراوە دیموکراتیەکان و هەروەها بە هاوکاری مەڵبەندی چواردە ڕێکخستنی کۆی یەکێتی نیشتیمانی کوردستان خولی بەهێزکردنمان کردوتەوە بۆ خوێندکارانی پۆلی 12 زانستی بۆ وێژەی. من ناوم ڕایان نازمە بەشدارم کردە لەم خولا بەڕاستی ئەمە خولێکی زۆر باشە بۆ ئەو قوتابیانەی کە بەشداریان کردووە بێگومان ئێمە پێویستمان بە خولی ئاوایە کە بەشداری تێدا بکەین بۆ پۆلی 12 بێگومان ئەگەر بچبووینای لە خولی دیکە بەشداریمان کردایە پێویستمان بە بڕەپارەیەکی زۆر بوو بەڵام بە یارمەتی چەند لایەنێک و پەیمانگای سۆما خولێکمان بۆ کراوەتەوە کە هەم لە لایەنی دارایی و هەم لە لایەنی معنەوی سوودێکی زۆر باشی بۆ ئێمە هەیە. ئێمە سوودی زۆرمان لێوەرگرتەوە مامۆستاکانیش مامۆستای زۆر باش و بازمونن بێگومان کە بە دەرەجێ باش و سوودی زۆر باشی لێوەردەگرین ئینشەڵڵا نمونەی ئەم جۆرە لایەنانە و ئەم جۆرە پەیمانگایانە زۆر بێ بۆ قوتابیەکان ئەزمونێکی باشە و هەروە سوودێکی زۆر باشی لێوەردەگرین. پێشەش دەمەوێت سپاسی هەموو کەس و لایەنانەکەم کە دەستێکی باڵیان هەبوو لەکردنەوەی ئەم خولە هاوینانەدا بە تایبەتی پەیمانگای سۆما لەم ساڵیش پەیمانگای سۆما و هەموو ساڵەکانی تر هەستا بەکردنەوەی خولی هاوینە بۆ خوێندکاران و قوتابیانی پۆلی 12 ئامادەیی زانستی وێژەی و هەروەها ئێمە دەمانەوێت سوودێکی زۆر گرنگ ئەم خولانە سوودێکی زۆر گرنگیان هەیە بۆ قوتابیانی خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی لە زانستی وێژەیدا هەروەها سوپاسی مەلبەندی چاردە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم لە شاری کۆی و هەروەها پەیمانگای سۆما و هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی کە بە شێوەیەکی مادونێناسانە هاوکاری خوێندکارانی دەکەن و وانە بە خوێندکارەکان دەڵێنەوە تاوەکو داهاتوو سەرکەوتنێکی باش بۆ خۆیان بەدی بێنن. مامۆستا هەورۆ ئیبراهیم وانەی فیزیا دەڵێمەوە لەو خولا طبعاً ئەم خولا بۆ ئۆکرایتەوە ئامانجی سەرەکیمان لەم خولا خوێندکارە خزمەتکردنی خوێندکارانە بە شێوەیەکی گشتی و خوێندکارانی پۆلی 12 بە تایبەتی و ئەم خولا بە هاوکاری ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی کۆیە و مەڵبەندی چاردەی کۆیە بەڕێوە دەچی بە هاوکاریوان وەرەدوچکە لەم خولەدا مەبلەغێکی زۆر کەم لە خوێندکاران ئەو مەبلەغەشکە وەردەگیرێت بۆ پێداویستەکانی قاعەیە ئەوەی دی لەلایەن مەڵبەندی چاردەی کۆی و ناوەندی ڕێکخراوەکانەوە دابین دەکرێت. وەکو گوتم ئامانجی سەرەکیشمان خزمەتکردنی خوێندکارانە و گەیاندنی لەم خولی هاوینەیە گەیاندنی زۆرترین زانیاریە دەربارەی وانەکانیان لە هەموو بابەتەکان.
خۆستانی دەرەکی یەکسان بووبەستانی کردەی ئەوانێ بەڵێ سپاس بۆ هاوکارمان کاروان نازم بۆ ئامادەکردنی ئەم فیچەرە سەبارەت بەکردنەوەی خولێکی هاوینە بۆ پۆلی 12 ئامادەی بە تایبەت لە قەزای کۆیە. خۆشەویستان ئێستا چینە بڕگەی پەیامنێرانمان هاوکارمان دڵزار عەبدوڵڵا لە خورماتۆ لەگەڵمانە. دڵزار سڵاوت لێبێ و بەیانیت باش فەرم و زانیاریەکانی ڕۆژ لە خورماتۆ چییە؟ فەرموو دڵزار دۆخی پەروەردە دۆخی تاقیکردنەوەکان لەوێ چۆن ئەمڕۆ؟ ئاوتان لێ بەیانی تامڵا سپاری تاقیکردنەوەکان و بەرزبوونەوەی پلەکانی گەرمان لە خورمات و هەواڵی خۆشەیە هەواڵی ناخۆشەیە. هەواڵی ناخۆشەوەی کە دوێنێت تاقیکردنەوەکان لە خورمات و لە تەواوی عێراق دەستی پێکرد لە کاتێکدا کە پلەکانی گەرما نزیک بوونەوە لە 50 پلە لە خورمات و هاوکات لە هەندی هەوڵەکانی تاقیکردنەوەکان سیانەکەرەوەکان بەپی پێویست نەبوون. ئەمەش وای کردبوو کاریگەریەکی خراپ لەسەر خوێندکاران بەجێ بهێڵێت. وەک ئاماژەم پێکرد 1700 خوێندکار لە خورمات و بەشدار بوون کە دابەش کرابوون بەسەر 15 ناوەندی تاقیکردنەوەی ئەگەر بەراورد 15 ناوەند بۆ 1700 خوێندکار تا ڕادەیەکەم. ئەمەش وای کردبوو خوێندکاران گرفتی بەرزی پلەکانی گەرمیان هەبێت. ئەمە لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 4 ڕۆژ لە خورمات و پێدانی ماوەی کارەبا بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. واتە لە بەرامبەر پێدانی 40 بۆ 50 لە کارەبای ئەشتیمانی لە بەرامبەردا 3 کاتژمێر کارەبا دەبەردرێت. ئەمەش کاریگەری دەکاتە سەر ئەو خوێندکارانی کە لە ماڵەوە دەخوێن و تاقیکردنەوەیان هەیە کە خۆیان ئامادەکەن بۆ تاقیکردنەوەکان. هەواڵی خۆشەوەیە کە سبەینێ پلەکانی گەرما دادەبەزن بۆ 43 پلە بەراورد بە ئەمڕۆ و دوێنێ. ئەمە خۆشە خۆ لە هەندێک وڵاتی ئەوروپیەکە بە 37 خەڵک بەڕاستی ئەو قڕی لێ بڕێ بەڵام وای هاتووە سەلامە بڵێن چل یا خۆ چ من بڕۆ عین بەڕاستی دونێکش ناو بازار بووم خەڵکیان بڕیار وایە کە لە هەفتەی ئایندەیە خۆ لە چەند ڕۆژی داهاتوو بێتە 41 و 42 هەواڵەکەیان زۆر دڵخۆش بەڕاستی پێم سەیر بوو فرموو دڵزار بەردەوام بە. بەڵێ بەراورد بە ئەمڕۆ و دوێنێ و پێرێ بەڵێ بەرزبوونەوەی دابەزینەکە 43 زۆر باشە چونکە دوێنێ و پێرێ پارەز نزیک بووە لە 50 پلە یعنی 7 پلە دابەزین 7 پلە ڕێژەیەکی زۆر باشە هەم بۆ خوێندکاران و هەم بۆ هاوڵاتیان. ئەم دابەزینەی پلەکانی گەرما بەردەوام دەبێت تاکو ڕۆژی دووشەمە دەگاتە 42 پلە بەڵام لە دوای ڕۆژی دووشەمەوە جارێکی تر بە پێشبینەکانی کەشناسی عێراق وەرزەبنەوە 46 پلە. ئەم بە تایبەت بە هەواڵەکانی تاقیکردنەوە و پلەکانی گەرما. هەواڵی دیکایە لە خۆرهات و ئەلبەتە حکوومەتی عێراق بڕیارێکی دەرکردووە کە تەواوی بەشی پزیشکی داد لە تەواوی نەخۆشخانەکانی عێراق لە قەزا و ناحیەکان دابخات واتە تەنها لە پارێزگاکاندا تەنها لە سنتەری پارێزگاکاندا پزیشکی داد بهێڵێت. ئەمەش بۆ ئەوەیە کە هەندێک جار ڕۆتی ناتەبووە لەو بەشەیە کە بەشتێکی هەستیار دادەنرێت. بەڵام خۆشبەختانە قەزای خورمات و بەهۆی ئەوەی کە لە سنتەری پارێزگای سەلاحەدین پارێزگای تکریتەوە دوورە کە 4 کاتژمێر بۆ 3 کاتژمێر دەبێت بڕیارەکە لە خورمات و هەڵوەشێنرایەوە واتە بەشی پزیشکی داد لە قەزای خورمات و دەمێنێت واتە تشتی پێویست ناکات یعنی بۆ شیکاری بۆ توێکاری تەرمەکان ببرێنە پارێزگای سەلاحەدین و هەر لە قەزای خورماتدا توێکاری و شیکاریان بۆ دەکرێت. هەواڵێکی دیکە لە خورمات و دیارە لە ماوەی ڕابردووە پارێزگای سەلاحەدین گۆڕدرا هەر لە دوای گۆڕانکاری لە پارێزگای سەلاحەدینەوە زنجیرەیە گۆڕانکاری لەسەر ئاتی پارێزگای سەلاحەدین دەستی پێ کردووە. ئێستا گۆڕانکاریەکان شۆر بۆتەوە بۆ قەزای خورمات و لە ماوەی 1 مانگدا 3 بەڕێوەبەری فەرمانگەکان لە قەزای خورمات و گۆڕانکاریان بەسەرداهات. هەڵبەت دوێنێ 2 بەڕێوەبەری گۆڕانکاریان بەسەرداهات یەکێکیان بەڕێوەبەری بەشی کشتوکاڵی قەزاکە بوو کە گۆڕدرا هاوکات بەڕێوەبەری شارەوانی گۆڕدرا. بەڕێوەبەری شارەوانی فارس پێش مانگێک نووسراوی فەرمی پارێزگار هات بۆ گۆڕانکاری لە پۆستی بەڕێوەبەری شارەوانیدا بەڵام بەڕێوەبەر پێش ئامادە نەبوو دەستبەرداری پۆستەکە بێ لە پۆستەکەدا مابووە لە دوای ڕێکەوتەکانی ڕفراندۆمەوە ینی پلە وەزیفەکان ڕۆژ بە ڕۆژ بە تایبەتەوەی کە پلەی وەزیفی کوردن و ئەستحقاقی کوردە لەو قەزایە ینی ڕۆژ بە ڕۆژ ینی لەدەست ئەدرێن بەڕاستی بەرپرسانی ناوچەکە مەڵبەندی خورمات و بە تایبەتی نوێنەری خورمات و لە پەرلەمان تا چەند هەوڵیان داوە کە ئەو ئەستحقاقانی کەوا هین کوردن ئەو پلە و پۆستە ئیداریانی کە لە سنووری قەزاکەیە هەند تایبەتمەندن بە کورد ینی دووبارە بیجێڕنەوە وەری بگرنەوە چکۆگە ڕۆژ بە ڕۆژ پلە و پۆستەکان لە دەست بچن هاوڵاتیانیش بەڕاستی بێئومێ دەبن و هاوڵاتیانیش لەو دۆخی کەوا هەن ینی دووچاری داڕمانە بن دووچاری لە ڕووی دەرونیەوە دووچاری نەهاوسەنگیە بن بۆیە هەوڵەکان چین لەو بارەوە. ئێستا کە من لەگەڵی قسەکەم کورد لە قەزای خورمات و لەسەر پارێزگای سەلاحەدین کە بە نەتەوەیەکی سەرەکی دادەنرێت تەنها 2 پۆستی پۆستی باڵانیە پۆستێکیان یاریدەری
قایمقامەتی خورماتوە پۆستێکی دیکەشیان بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی خورماتوە ئەمە لە کاتێکدا لە قەزای خورمات و جگە لە قایمقامی شار 30 فەرمانگەی حکوومەتی عراق لە قەزاکەدا بوونیە بەڵام بەداخەوە کورد هیچ پۆستێکی لە بەڕێوەبەری فەرمانگەکاندا نییە لەسەر ئاتی پارێزگای سەلاحەتیش لە ماوە پێشووتدا کورد پۆستی هەبووە تاکو جێگری پارێزگاری سەلاحەتین پۆستی هەبووە بەڵام بەداخەوە لە ئێستادا پۆستی نییە ئەو بەدوا دااتونەی کە ئێمە کردمان بەپێی زانێرەکان کورد لە خورمات و لایەنە کوردستانەکانی خورمات و یانێ بە یەک پاکێش پۆستەکانمان بگرنەوە تا بە یەک پاکێت لەسەر ئاسی پارێزگای سەلاحەتین و لەسەر ئاسی قەزای خورمات و بە یەک پاکێت بتوانن ئەوەی کە مافی کووردە ئەوەی کە بەپێی نەت ئاسی ڕێژەی نەتەوەی و ئەوەی بەپێی سەختاقی هەڵبژاردن بێت ئەو پۆستانە وەربگرنەوە هاوکات بەپێی زانیاریەکانی من گۆڕانکاریەکان لە قەزای خورمات و بەردەوام دەبێت لە بەڕێوەبەری فەرمانگەکان بە وەزیفەکان ینی بینە سەرەوەی کە بۆ منە پێش ڕێفراندۆم ینی 45 بۆ نزیک 50% دانیشتوانی خورمات و کورد بوونە بەڵام ێستاکە ڕێژەکە دابەزیەوە بۆ سیەکان ینی 30% و یاخود 32% سوزانم بەڕاستی داتام لا نییە بەڵام وی کە بە شێوەیەکی گشتی هەن کە باسی لێوە دەکرێت بەڵام گەڕانەوەی ئەو کوردانی خورمات و کە لە شارەکانی هەرێم یاخود لە کەرکووک نیشتەجێن هەنگاوەکان لەو بارەیەوە چین و تاشەن بۆ نمونە خەڵکی ئێستاکە بەداخەوە لە بۆ بۆرن لە شوێنێکی وەکو کفریخ کە ناوچەیەکی مێژوویە ینی خەڵک لەبەر بێکاری وای لاتەوە کە خانەکانی خۆی ئەفرۆشتێ و ڕۆکاتە شارەکانی هەرێمی کوردستان بەڵام خورمات و ینی تایبەتمەندێکی جیاوازیە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە لە ڕووی تۆپۆگرافیەوە لە ڕووی پێکاتی دانیشتوانەوە خەڵکی خورمات و ینی بۆی کە بگەڕن شوێنی باو باپیرانی خۆیان ینی تاشەن هەوڵەکان بۆیە کە متمانە لە نێوان کوردانی ناوچەکە و هاوکات پارتە سیاسەکان هێز ئەمنیەکان حکوومەتی خۆجەی ناوچەکە دووبارە دروست ببێتەوە فارس کورد لە خورمات و بۆ مانەوە لە قەزاکە یاخود بۆ گەڕانەوەی ئەو وڵاتیانی کە لە دەرەوەی قەزاکەدان دوو هۆکاریە یاخود دوو بنەمایە کە کاریگەری گەورەیان کردوتە سەری یەکەمیان کە هۆکارێکی دڵخۆشکرد یاخود بنەمایەکی دڵخۆشکرد ئەوەیە کە لە قەزای خورمات و باسمان کرد زۆربەی زۆری کارگەکان چێشتخانەکانی خورمات و زۆربەی زۆری شوێنە بازرگانەکان خورمات و مڵکی هاوڵاتیانی کوردە مەوەی کردووە لە ماوەی ڕابردووە کورد بەردەوام خاوەنی کار بێت لە خورمات و زیاتر گەنجانی ئەم شارە سەرقاڵی کارکردن بن ئەمە شوای کردووە کە لە کاتی دوای لێکەوتەکانی ڕفراندۆم هاوڵاتیانی قەزای خورمات و زۆربەی زۆریان بگەڕێنەوە بۆ قەزاکات بەڵام خاڵی خراپ خاڵی لاوازەوەیە کە تۆ لە شارێکدا گەنجانی ئەم شارە نەتوانن دابمەزرێن لە فەرمانگەکان ئەمەوا دەکات ڕۆژێک ڕۆژان ئەم شارە جێ بڵن بۆ ئەوەی کە کورد لە خورمات و بەردەوام بێت بۆ هەتاتە لە کورد لە خورمات و بمێنێتەوە پێویستە ژمارەیەکی زۆر لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکانی کوردی خورمات و لە فەرمانگەکانی عراق دابمەزرێن لە ئێستا دەکات هەزار پلەی وەزیفی هاتووە بۆ پارێزگای سەلاحەدین و بۆ هەموو پارێزگەکانی عراق پێویستە لایەنە سیاسەکان پێویستە بەرپرسانی کورد هەوڵبدەن زۆرترین کورد دابمەزرێت بۆ ئەوەی هەچ کاتێک خوێندکارێک یاخود دەرچوویەکی زانکۆ پەیمانگەکە لە فەرمانگەیەک لە قەزای خورمات و دابمەزرێت ئەوە هیچ کات شارەکە جێ ناهێڵن بۆیە پێویستە لایەنە سیاسەکان و بەرپرسانی کورد بە وریایە و مامەڵە لەگەڵام دەخەدەن من پرسیارم لە مەلاکەریم شتۆر جێگەری سەرە فراکسیۆنێکی نیشتمانی کوردستان کرد ئاخۆتاقن پشکی کورد پارێزراوە لە ئەم جارە چونکە جارەکانی پێشوو بەردەوام پشکی کورد فرامۆش کراوە هەندێک جار لە 100 پلەی وەزیفیە تەنها 2 پلەی دامەزراندن بە دەرچوانێک کورد کردووە بەڕێز مەلاکەریم شکر باسی لەو کرد بە دڵنیایەوە ئەم جارە بە وردی وەکو پەرلەمانتار وەکو جێگەری فراکسیۆن چاودێری دامەزراندن دەکەن و دڵنیا بن کە پشکی کوردی خورمات و بە پێڕێژەی دانیشتوان لە قەزای خورمات و لەم دامەزراندنە پایدار دەبێت بۆ ئەوەی چیتر گەنجانی کورد دەرچوانی کورد لە دامەزراندن بێڕۆژ نەبن ئەچمە سەر هەواڵێکی دیکە لە قەزای خورمات و بەداخەوێن لە بێجێ لە پارێزگای سەلاحەدین لە هێرشێکی چەکدارانی داعشدا بۆ سەر خاڵێکی سەربازی پۆلیسی فیدراڵی بۆ هۆی شەهیدبوونی 4 سەرباز و برینداربوونی 7 سەربازی ئەو هێزە هاوکات هەر لە قەزای خورمات و دیارە لە ماوەی ڕابردووە چەندین جار هێرش و پەلاماری چەکدارانی داعش هەبووە بەڵام ئەمە یەکەم جارێکە لە ماوەی ئەم مانگەدا کات هێرشەکەی ئێرشێکی چەکدارانی داعش بە و ژمارە زۆرە قوربانی لێ بکەتێ کۆتا حاڵ فارس ئەمەی باسی بکەم کاردانەوە گوێنێ بوون لەسەر هێرشەکەی تورکیا هەڵبەت ئەو کاردانەوەی بینیمان لە شەقامی عراقی زیاتر بوو لە شەقامی کوردی بەڵام ئەگەر لە ڕووی ئابووریەوە تەماشا بکەین گەورەترین گورز ئەگەر ئەم هێرشانە بەردەوام بێت گەورەترین گورزی ئابووری لە هەرێمی کوردستان دەوەشێنێت وەکەزانین ئێستا لە سایە حکومڕانی کوردیەوە لە سای ئەو ئەمن و ئاسایشەیە کە لە هەرێمی کوردستان هەیە سەرڕای تێبینیەکان بەڵام ئەمن و ئاسایشەیەکەیە کە وای کردووە گەشت و گەشتیارێکی زۆر ساڵانە لە هەرێم لە عراق و تەنانەت لە دەرەوەی عراقچەوە سەردانی ناوچەکانی هەرێمی کوردستان کرد ئەمە وای کردووە لە ڕووی ئابووریەوە پشتیوانێکی گەورە بۆ هاوڵاتیانی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان بێنێت هاوڵاتیەکی زۆر لە
گوندەگەڵیەکان سەرخاڵی کارکردنن ئەو کاریگەری لە قەزای خۆرماتەوە دەست پێ دەکات وەک لە ماوەی ڕابردووە باسمان کرد زیاتر لە 30 چێشتخانە لەم سەر ڕێگای خۆرماتوو بوونیانەیە کات داهاتیان لەسەر گەشتیارە ڕۆژانە 2000 خێزان لەسەر ئەو چێشتخانە دەژین ئەگەر بێت خوانە ڕێژخانە بەردەوام بن دزار لە چیای قەرەچوو و دەوروبەری ینی دوێنێ کە سوپای عێراق و هێزێکی زۆری دژەتیرۆری عێراق لەو ناوچەی بۆ کێوماڵکردنی ناوچەکە و چەند داعشێک کوژراون و هاوکات چەند ینی مۆڵگەیەکی داعش خاپوڵ کراون دیارە وەکو باسی لەوە دەکرێت بە هۆکاری گەرمی کەش و هەواکە نالەباری کەش و هەوا سوپاک کشاوەتەوە بەڵام لە خورماتوو و دەوروبەری لە ناوچەی داودە و هاوسنوورەکانی تا چەند دۆخی ئەمنی و ناوچانە پارێزراوە تا چەند هێز ئەمنەکان هەمیشە و بە بەردەوام لە حاڵەتی ئامادە باشیدان بۆی کە داعش هیچ کاتێک زیان و زەفەریان پێ نەگەێنێت هەڵبەت ئەو کاتێک کە هێرش بۆ سەر چای قەرەچۆق ڕاگەێنرا یاخود پلانێک دانرا بۆەوەی کە هێرش بۆ سەر چای قەرەچۆق دەسێ بکات ئۆپەراسیۆنەکە بەپێی ئەو زانیانەی کە دەستێمەکەوتەوە 3 ئۆپەراسیۆن بوون ئۆپەراسیۆنێکیان لە چای قەرەچۆق 2 ئۆپەراسیۆنەکەی دییان دەکەوتە سنووری کەرکووک و قەزای خۆرماتوە بەڵام تاکو ئێستا هەڵبەتە تەنها ئۆپەراسیۆنەکەی ئەنجام درراوە بەسە نازانێت ئۆپەراسیۆنەکەی قەزای سنووری قەزای خۆرماتووکەی ئەنجام دەدرێت دیارە ئەمە دەچێتە چوارچێوەی نهێنی سەربازیەوە کە تاکو ئێستا ئاشکرا نەکراوە و کەی ئەو ئۆپەراسیۆن لە قەزای خۆرماتوو لە نێوان هێزەکانی پێشمەگە و سوپای عێراقدا ئەنجام دەدرێت وەکەوەی کە پرسیارت کرد چەند هێزەکانی پێشمەگە و سوپای عێراق لە حاڵەتی ئامادە باشیدان بەڵێ لە خۆرماتوو پێشمەرگە بەردەوام لە حاڵەتی ئامادە باشیدا بووە لە ناوچەی داودە هێزێکی زۆری پێشمەگە لەوێ جێگیر کراوە هەر دوێنێ بۆ تاوتۆکردنی پرسی ئەمنی ناوچەی داودە و سنووری قەزای خۆرماتوو بەڕێز مەلایکەری مشکول جێگەری سەرۆک فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان سەردانی بەڕێوەبەری یاخود بەرپرسی ئۆپەراسیۆنی خۆرماتووی کورد لیواڕ پەنجاسم محەممەد بۆەوەی کۆمەڵێک پرسی هەنووکەیی دۆخی ئەمنی سنووری قەزای خۆرماتوو تاوتێ بکەن وەک لە ڕاگەیەنراوەکەی مەلایکەری مشکول داهاتووە سپاسگوزار کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بخۆشەویستان خراپیباری تەندروستی و پشمین و کۆخەمان زۆر زۆرە داوای لێبوردنەکەی بەڕێزان بەڵێ ئەچینە لای یوسف مراد یوسف سڵاوت لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی ئەمڕۆی کەرکووک چییە و ئەمەوێ باسی تاقیکردنەوەکانی پۆلی 12مان بۆ بکەیت کە دوێنێ تاقیکردنەوەکان دەستی پێکرد ئایا خوێندکاران تووشی هیچ کێشە و گرفتێک بوون لە هۆڵەکانی تاقیکردنەوە بە تایبەتی وەڵاوی کە عینەن یعنی یوسف لە هەمان کادا وێڕای سڵاو یعنی کە بابەتی ڕۆژە من لێرەوە درود بۆ هەموو شەهیدێک یاخۆ سەر ڕێز و ناوازش بۆ هەموو شەهیدێکدا ئەنوێنم کە کاتێک بەدەستی دژمنانی گەلی کورد شەهید بوون سەبارەت بە بەکردەوە قێزەوەنەکەی دەوڵەتی تورک کە دوێنێ ئەنجامیدا لە ناوچێکی گەشتیاری سەر بە دووەک یاخود بزات لە زاخۆ شەقامی کەرکوچی تا چەند ینی ناڕەزایەتی خۆیان دەربڕی وەکو چۆن لە شارەکانی خواروی عێراق ڕوویدا و ئاڵای تووشیا لەسەر باڵۆزخانە و لەسەر کۆمەڵێک شوێنی پێدانی فیزە بەڕاستی ینی هێنەرانە خوارە و وەسووتێنرانیش لە هەمان کاتدا لەو بارەیەوە خەڵک چیەڵێ سەرتا لە پرسیاری تاقیکردنەوەکانەوە دەست پێ دەکەم دیارە تاقیکردنەوەکانی قۆناغی شەشی ئامادەی لە دوێنەوە دەستی پێکردووە و کۆی گشتیەوە خوێندکارانی لە سنووری پارێزگای کەرکووک بەشدار دەبن لە تاقیکردنەوەکانی وزاری قۆناغی شەشی ئامادەی 19970 خوێندکارە بەم زۆری لای خوارەوە دابش بووە بەشی عەربی واتە دراسی عەربی 13908 خوێندکار بەشدارن لە دراسی عەربی بە تەطبیقی و ئەحیایی و ئەدەبی لە 127 هۆڵی تاقیکردنەوەکانیان ئەنجام دەدەن سەبارەت بە دراسی کوردی هەر بە هەمان شێوە لە بەشی تەطبیقی و ئەحیایی و ئەدەبی 5249 خوێندکار بەشدارن 48 هۆڵی تاقیکردنەوە ئامادە کراوە سەبارەت بە دراسی تورکمانی هەر بە هەمان شێوە 459 خوێندکاریان بەشدارن و 5 هۆڵی تاقیکردنەوە تەرخان کراوە زمانەکانی تر 355 خوێندکار زیاترن کە لە 3 هۆڵی تاقیکردنەوە ئەنجام دەدەن بەڵام بەشێک لە خوێندکاران لە هەندێک لە هۆڵەکانی تاقیکردنەوە کێشەی ئەوەیانەیە کە ئامێرەکانی فێنکەرەوە وەکو پێویست نییە بە تایبەت لە بارودۆخی ئێستادا کە پلەکانی گەرما بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بۆ ئەو مەبەستا مامۆستایان ئامادەکاری تەواویانەیە لە هۆڵەکانی تاقیکردنەوە داواش کراوە کە هەم خوێندکاران هەم کە سوکارەکانیان کە با بڵین باری دەرونی خۆیان لە بەرچاو بگرن بە تایبەت خوێندکاران خۆیان شپرزە نەکەن لە کاتی تاقیکردنەوەکاندا ئەمە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان سەبارەت بە پرسیارەکەی فارس دیارە دوێنێ بەهۆی و بردومانی کە لە سنووری زاخۆ ئەنجام درا نیگەرانی و کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا دوێنێ شەو زیاتر لە 10 پارێزگای عێراق خۆپیشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیان دەستی پێکردوە لە ژمارەیەک شوێن ئاڵای تورکیا هێنرایە خوارەوە سووتێنرا و هەر دوێنێش کۆبوونەوە لە بەغدا بەڕێوە چوو ئەنجومەنی ئاسایشی عێراق
کۆمەڵێک بڕیاری دەرکردو یەکێک لەوانەوەیە کە هێزە فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکەی ڕاستپاردووە لە سەرسنووری نێوان تورکیا عێراق هەر ڕێکارێک پێویست بێت کە بیگرنە بەر هاوکات بانگێشتی لێپرساوی کاروباری عێراق لە ئەنقەرە دەکرێت بۆ بەسی گفتوگۆکردن سەبارەت بە چۆنێتی ڕێکارەکان و ئاگدارکردنەوەی تورکیا لەو سزایانەی کە ئەنجام درراوە. دوێنێ شەویش وەزیری دەرەوەی عێراق سەردانی ناوچەکەی کردوە کۆبوونەوەیان ئەنجام داوە بە داداچوونیشان کردووە هەر بە بۆنەی ئەو ژمارە شەید و بریندارەوە کە دوێنێ بەهۆی ئەو بردومانەوە جانیان لە دەستداوە بوونە قوربانی. ئەمڕۆ بە بڕیاری مستەفا کازمی ڕۆژی ماتەمی لە عێراق ڕاگەێنراوە. ئەمڕۆ پێنجشەممەیە وەکو هەڵوێستێکی خەمناک بەرامبەر ئەو قوربانیانەی کە دوێنێ لە ناوچەیە بەهۆی بردومانی فڕۆکەکانەوە شەید بوونە. بەم ڕۆژەوە نیگەرانی و کاردانەوەی زۆری بە دوای خۆیدا هێناوە، ینی چاودێرانەما بە ئاماژەیەکی خراپ ناو دەبن بۆ سەرسەروەری خاکی عێراق و داوا دەکەن هەردوو حکوومەت هەڵوێستیانە بێم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی عێراقی. باشە یوسف لە کەرکووک بەتایبەت لە ئێستا ینی بەدەل لە پۆلە یاخود پۆلی شەش کە لە ئێستا لە تاقیکردنەوەیان خولی هاوینە تا چەند بۆ مامۆستایان و هاوکات خوێندکارانی خۆناغەکانی دیکە لە کەرکووک ئەنجام بدرێەوە تا چەند هەوڵدراوە ینی پەروەردە ناوەندە زانستیەکان ڕێکخراوەکان بە جێگەیاندنی فەریزەی خولە هاوینەکان ئەنی هەوڵن کە خوێندکار باشتر پێ بگەێنن و مامۆستایانیش پڕ زانیاری بن پڕ باگراون بن پڕ معریفە بن بۆی کە بۆ ساڵی نوێی خوێندن باشتر و چاکتر کەرتی پەروەردە لەم شارە بەرەو پێشەوە بەرن. بەڵێ لە دوای ئەوەی کە دەرگای ناوەندەکانی خوێندن داخران و کۆتایی بە تاقیکردنەوەی بەشێکی زۆر لە پۆلەکانی خوێندن هێنرا جگە لە قۆناغی شەشی ئامادەیی لە کەرکووک ژمارەیەکی خولی جۆرا و زۆر هەیە لە ناوچە زیازیەکان لە گەڕەکە زیازیەکان کە خوێندکاران دەتوانن بەشداری بکەن جگە لە خولی پەروەردەیی و خوێندن و فێرکردن هاوکات خولی زمانی شێ وەکو فێربوونی زمانی ئینگلیزی زمانی عەرەبی زمانەکانی تر هەروەها زمانی کوردیش تەنانەت بە زۆرێکە هەندێک کەس هەیە کە بەڵێن خۆیان لە نەتەوەی عەرەبن هاتوونە بەشداری خولێکیان کردووە کە دەیانەوێت فێری زمانی کوردی ببنەم خولانە ڕێکخراوە و هەروەها مامۆستایانی شەر بە هەمان شێوە خولی تایبەتی هاوینیان هەیە بۆ ئەوەی خوێندکاران بۆ قۆناغی داهاتوو بۆ ساڵی داهاتوو ئامادەکاری بکەن. یعنی ئێمە لە کاتێکدایە لە 2 ساڵی ڕابردوودا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریەکی زۆری کردە سەر پرۆسەی خوێندن و پەروەردە کە زۆر جار مامۆستایان باسی دەکەن. ئەمە مەبەستی ئەوەیە کە ئامادەکاری بکرێت بۆ خوێندکار چونکە تاکو ئێستاکە نازانێت تا خۆ ساڵی داهاتوو ڕەوشی پرۆسەی خوێندن و دەوامی خوێندکاران و قوتابیان هاوشێوی بەر لە کۆرۆنای لێ دێتەوە یاخود نە. باشە یوسف هەڵوەت ینی لە پەرلەمانی عێراق هەندێک کەسەوانی کە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤن ڕەنگە بۆ هەر بابەتێک بۆ هەر قسەیەک بێنە سەرخەت و قسەی لەبارە بکەن لە ماوەکانی ڕابردووش خۆیان پێ شۆڕە سواری دیموکراسی بووەوە سەردانی بەشێک لە ماڵە کوردەکانەکەن و لێرە و لەوێ لاپەڕەکانی مێژوو هەڵەدەن و باس لە 1960 و کۆمەڵێک بابەتی دیکاکەن بە خۆیان پێ عەڕابی دیموکراسیە ینی لە سەبارەت بە هێرشەکانی تورکیا ئەوان هیچ نوزە و فزیەکیان لێوە هاتووە و هیچ بە بەیاننامەیەک ئیدانەی ئەو هێرشیان کردووە کە خۆ وەکو لە ڕووی ئیداریەوە هەرێمی کوردستانی سەر بە عێراقە لەوبارەی ئەو جۆرە کەسانیشان هیچ بەیاننامەیەک نەکردووە. بەڵێ تا کوێساکە بە شێوەیەکی فەرمیێڵوێستێکی فەرمی ڕانەگەێنراوە لەلایەنەوە جۆرە کەسانەوە یعنی ئێمە لە کاتێکدایە کە بەشێکی زۆر لەوانە با بڵین بانگەوازیەوە دەکەن کە سەروەری خاکی عێراق بۆ پارێزرێت و یەکوارسەی خاکی عێراق بەڵام لە هەڵوێستێکی وادا لە بردومانێکی وادا تا کوێساکە هەڵوێستێکی فەرمیان نەبوو. ئەمە لەلایەکی ترەوە حیزبە کوردستانەکانیش لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبنەوەیەکیان ئەنجامدا و بەیاننامەیەکی هاوبەشیان ڕاگەیاند ئەوەیان باس کرد کە ئەم جۆرە لێدوانانە کە لەلایەن هەندێک کەسەوە دەکرێت ئەمە گزارش لە ڕێی ڕسمی پێکاتی تورکمانی ناکات و بە زیان ناوی دەبن بۆ سەراشتی پێکەوەژانی نێوان نەتەوەکان لە پارێزگای کەرکووک بۆ پێیان شارە فرە نەتەوەیەوە فرە پێکاتی تورکمانیشی تێدایە نەتەوەی کوردی تێدایە نەتەوەی عەرەبی تێدایە بۆیان ئەنێم لێدوانانە بە زیان ناودەن بۆ ئاشتی و تەبای پێکەوەژانەوە هەروە بڕیاریەوەشیاندا کە سکاڵای یاسایی لە دژی تۆمارکەن تاوەکو چیتر لێدوانی لەو جۆرە دووبارە نەبێتەوە. باش بەڵێ سپاس یوسف کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. خۆشەویستان هۆی بنەوەی کە باسی لێوەکەم ئەوەی کە وەکو پرسیار ئاراستەی یوسیفیشم کرد ینی
بەشێک لەو خەڵکانی کە باسم لێوە کرد ینی زۆر جار ئێستا بە تایبەتی خەریکی کۆمەڵێک جەولەی سیاسی و دروشم پەرستی و خۆفارزکردن بەسەر کۆمەلگای کەرکوچیە ینی پێیان وایە کە ئەوان عەڕاب و شۆڕەسواری دیموکراسین پێیان وایە کە عەڕاب و شۆڕەسواری پێکەوە ژیان لەم شارە ئێستا بینینکەوە کاتێک کە دەوڵەتی تورک بە حکمی کە خۆشی لە ڕووی ئایدۆلۆژیەوە سەر بەو دەوڵەتەیە و لە ماوەکانی ڕابردوو لە حزبەکەی خۆشیان دەرکراوە و ئیهمال کراوە فەرامۆش کراوە بۆیە لێرە و لەوێ کۆمەڵێک خیتابی ڕەگەزپەرستی کۆمەڵێک خیتابی دژ بە کورد بەڕاستی باس لەوە کات ینی کۆمەڵی خیتابی ناسیۆنالیزمپەرستی یاخود ڕەگەزپەرستی هەڵ ئەداتەوە خۆشبەختانە حزب کوردستانیەکان لە چەند ڕۆژی ڕابردوو ئەنی وەڵامێکیان دایەوە و هیواداری بابزانین من و هاوڵاتیان و بینەرانی کەناڵەکەش چاوەڕێکم زانین لە چەند ڕۆژی داهاتوە لە خەوی غەفڵەت زەدەی خۆی بە ئاگا بێت و بەیاننامەیەک دژ بە تورکیای ئاوازی دەرەکە یاخودنا. بەڵێ فارس هەروەکو لە سەرەتایە باسمان کردکەوە ئەمڕۆ ساڵ ڕۆژی 14 ساڵ ڕۆژی شەهیدکردنی سۆرانی مام محەممەیە هەر بۆیە هاوکارمان ئارام پەشە و راپۆرتێکی نهاوسی بۆمان ئامادە کردووە سەبارەت بە ساڵ ڕۆژی شەهیدکردنی شاعیری قەڵەم سۆرانی مام محەممە با بێ کۆبینەری بین. ئێمە لە ڕەشنووسیم گریانە تێناگەین تاقیکردنەوەی چی بۆ باخچەکانی ومێد ئەنجام بدەین. ئەو دەمێک شاعیر بوو بە باڵای یار و بە باڵای خودی شەعر و بە باڵای نیشتمان و بە باڵای ئازادیدا دەیچڕی و دەمێک سەرخەوی خەڵوەتی سبەینەیەکی جوان لە ئامێزی دڵدار و یار و نیشتمان دەیبردەوە بۆ خۆی. دەمێکیش وەرزشکار بوو وەک نەفرەت لە نادادی وەک شەق لە بکوژانی ئازادی شەقی لە تۆپەکەی بەردەمی هەڵدەدا و وەک سەری جەلادان تووڕی دەدا. دەمێک شانۆی دەکرد و نواندنی بۆ ئەو واقعەتاڵەی ئەم ڕۆی ژیانی ئەوی گەنج و ئێمەش دەکرد و دەیویست بڵێت ئەمە ڕاستی نییە وەلێ هەر بەڕاستی ئەوەی دەینواند ژیانی دوێنەی ئەو ئەم ڕۆی ئێمە و سبەینەی نەوەکانمان بوو. ئەو دەمانێک ڕۆژنامەنووس بوو هەواڵە گەرمەکانی تەقینەوە و مردن و تاسەباری کەرکووک دەی چرپان بە گوێی دۆست و نەیاردا و دەمێکیش بە راپۆرتێک لە هەمبەر پۆخڵەواتەکانی ئەوانێکی پۆخەڵ عەرشی لەرزۆکی دەهێنانە لەرزان. سۆران شانۆکار و شاعیر و ڕۆژنامەنووس و پەیامنێرێکی بەسەلیقە و قەڵەمەڵگرێکی سەنگین و بوێر و چالاک بوو. بووە ڕەمزی دوای شەهیدکردنی بەهۆی بوێری و زیندوێتی قەڵەمەکەیەوە نازناوی شەهیدی قەڵەمی پێبەخشرا. من ئەو دەم بۆ مەرجی وەها وەسفم کردووتم هێندەی تەمەنمان بارتەقای مەودای دووریت لێمانەوە تا عومرمان پڕ دەبێت لە یاخی بوون و سەرەڵگرتن تا ڕۆحی تۆش پڕ دەبێت لە شەهید بوون تا بارتەقای تاقەتی مەرجی خۆت تا تو لە ڕێی ئەم چاوەڕوانیەمان بۆت تا دووریمان لە ئەو منبعی ئەسرارەی تۆوە تا ژیان زمانی لە گۆ دەکەوێت تا گەڕانەوەی هەمیشەیت بۆ ئەزەل هەر ڕژان لە مەرگ و تیرۆر و بێدەنگی ئاغاکان. بیرتە هەموو جارێک دەدوت هاوڕێکم بەس ئەم جارەیان جگەرەکەت دامە گیرسێنە دەدوت لێم گەڕێ لە جێی ئەم جگەرە نەفرەتیە من کوانووی دڵی خۆم بۆ عیشکی مەرگدا گیرساندووە. هاوڕێم منیش چەندەم پێ دەوت بە سەیدی بەم بیرەتەوە هێندە بۆ سەفەر مەچۆ وەلێ بیرمە تۆ هەر دەدوت من دەچم بەڵام چیدی تااقەتم لەم جەنگەڵستانە نەما کە من دەچم بە سەیدی تۆش بەو جگەرە نەفرەتیەتەوە بۆ سەقەر مەچۆ. سۆران محەممەد عەزیز محێدین ناسراو بە سۆرانی مامەحەمە لە ساڵی 1986 لە گەڕەکی شۆرجەی شاری کەرکووک لەدایک بووە. لە ساڵی 2003 دەستی بەکاری ڕۆژنامەگەری کردووە و ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری لڤین و لێپرسراوی نووسنگەی کەرکووکی ڕۆژنامەی کوردستان راپۆرت بوو. ماوەی چەند ساڵێک لەو گۆڤار و ڕۆژنامەیەدا کاری کردووە و بەردەوام راپۆرت و بە دوواداچوونەکانی بڵاو کردوتەوە. سۆران بنەماڵەکەی خەڵکی گوندی مۆردانەی ناوچەی جەباری سەر بە قادرکەرەمە
خێزانەکەی لە ساڵی 1984 بەهۆی ڕاوەدونانیان لەلایەن ڕژێمی بەعسەوە لە گوندی مۆردانەوە ڕۆیان کردوتە شاری کەرکووک. سۆران دەڵێت ئێمە دوو بنەبووین، ماڵێکمان لە شار بووە و ماڵێکیشمان لە گوندی مۆردانە. من لە ماڵێکی تەنگەبەر و ڕووخاو و بێتامی گەڕەکێک بە ناوی لەتیف ئاوا لە گەڕەکی شۆرجەی شاری کەرکووک لەدایک بووم. خانۆکەمان زۆر کۆن و بچووک داهاتە پێشچاو. بەهۆی بچووکی ئەو شوێنە و بەرزی دیوارەکانیەوە هەمیشە لەو ماڵەدا هەستم بە تارمایی یەک دەکرد. سۆران لە کۆڕەوە گەورەکەی ساڵی 1992دا خێزانەکەیان ئاوارەی شاری سلێمانی دەبێت لەگەڵ چەندین خێزانی تری کەرکووکی لە نێو سەربازگەی حامیە نیشتەجێ دەبن. سۆران لە سلێمانی دەچێتە بەر خوێندن و قۆناغی سەرەتایی لە خوێندنگەی حەمدی تێکەڵ تەواو دەکات و لە قۆناغی ناوەندیش لە هەرسێ خوێندنگەی وەتەن و شۆڕش و بەکرێجۆی کوڕان خوێندوێتی. دوای ڕوخانی دەسەڵاتی بەعەز بە خێزانەوە دەگەڕێنەوە شاری کەرکووک و لە ناوەندی سەرکارێز درێژە بە خوێندن دەدات. هەر لە شاری کەرکووک دەچێتە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی بیستن و بینین تا ئەو ساتەی شەید بوو خوێندکاری پەیمانگەکە بوو. شەی سۆران هاوشانی خوێندن هەر لە منداڵیەوە سەرقاڵی کار و کەسابەت بووە، سەرەتا بە دەستگێڕی و دواتر لە سلێمانی و کەرکووک بۆ پەیداکردنی بژێوی ژیانی هاوکاری باوک و براکانی کردووە. ئەزمموی نووسین لای سۆرانی مامەحەممەد دەگەڕێتەوە بە ساڵی 1999 بەڵام 4 ساڵ دواتر نووسینەکانی بڵاو دەکاتەوە. یەکەمین کاری لە بواری ڕۆژنامەگەریدا لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بوو لە ساڵی 2003 بە ناوی تەنیا جەباری بابەتەکانی بڵاو دەکردەوە. هەر لەو ساڵەدا باوکی کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی شێخ سەعید لە چەمچەماڵ بە خاک دەستپێر کاتێک دەبینێت گۆڕستانەکە هیچ پەرژینێکی نییە و ئاژەڵان بەنێو گۆڕەکاندا دەسوڕێنەوە، یەکەمین وتاری دەنووسێت بە ناونیشانی پەرژینکردنی گۆڕستانی شێخ سەعیدی خێرخوازان. دوای گەڕانەوەیان بۆ کەرکووک بە خۆبەخش وەکو پەیامنێر کار بۆ ڕۆژنامەی کەرکووکی ئەمڕۆ دەکات. لە کەناڵی عراقی کەرکووکیش وەک پەیامنێر کاری کردووە. لە هەمان کاتدا پەیامنێری کەرکووکی هەفتەنامەی کوردش گڵۆپ بووە کە لە شاری هەولێر بە زمانی ئینگلیزی بڵاو دەکرایەوە. لە ڕۆژی 1 ساڵی 2006 سۆران لەگەڵ سەرەتای دەرچوونی ڕۆژنامەی کوردستان راپۆرت دەبێت بە پەیامنێری ئەو ڕۆژنامەیە لە کەرکووک، دواتر دەبێتە لێپرسراوی نووسینگەی کەرکووکی ڕۆژنامەکە. لە ژمارە 11 تاکو ژمارە 21 لە ڕۆژنامەی چەمچەماڵ ستونێک یا بووە بە ناونیشانی نیشتمانی بێئارایش. هەروەها لێپرسراوی ڕاگەاندنی ناوەندی چاک بووە لە کەرکووک، ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی نوگرە سەلمانیش بووە. هەر لە ساڵی 2006دا لەگەڵ گۆڤاری لڤین کار دەکات و لە هەمان ساڵدا یەکەمین دیداری ڕۆژنامەوانی بۆ گۆڤارەکە ئەنجام دەدات. دواتر دەبێت بە لێپرسراوی نووسینگەی کەرکووکی گۆڤارەکە و تا ساتی شەیدبوونیشی بەردەوام دەبێت لەگەڵیدا. سۆران لە ڕۆژنامەکانی ڕۆژنامە، ئاسۆ، هەواڵ، چەمچەماڵ، کەرکووکی ئەمڕۆ، کوردستان راپۆرت و گۆڤارەکانی بانەڕۆژ و لڤین و سایتەکانی ماڵێک لە ئاسمان، دەنگەکان، کوردستان پۆست، ئارامی نووسینەکانی بڵاو کردوونەتەوە. شانۆ یەکێکی تر بووە لە خولیەکانی شەی سۆران. ساڵی 2005 لە کەرکووک پەیوەندی بە تیپی شانۆی هەنگاوی نوێوە دەکات و هەمان ساڵ بە بۆنەی یادی 17 ساڵەی کارەساتی ئەنفالەوە شانۆی دەین و دەچین لە زانکۆی سلێمانی پێشکەش دەکەن. لە پارێزگای هەڵەبجەش بۆ یادی کارەساتی کیمیاباران شانۆگەریەکی تر نمایش دەکەن. جگە لە کاری ڕۆژنامەگەری و شعر و شانۆ، سۆران ئارەزووی زۆری بۆ وەرزشیش هەبووە و لە ساڵی 2000ەوە لە خولی تیپە میلیەکاندا بەشداری کردووە و بۆ تیپەکانی دواڕۆژ و بەکرەجۆ و ئەستێرەی ئازادی و قەڵای کەرکووک یاری کردووە. سۆران هەمیشە بێدەنگ و لە سەرخۆ و ئارام بوو، زیاتر حەزی بە تێکەڵبوون لەگەڵ کەسایەتیە بە تواناکاندا دەکرد تا سوود لە ئەزمون و تواناکانیان ببینێت. زۆربەی کات گوێگر و گوێڕایەڵ بوو، هەڵسوکەوتی لەگەڵ چواردەورەکەیدا بە پێی تەمەنی بەرامبەرەکەی خۆی دەگونجان. لە وەسفی سۆرانی جوانەمەرگدا شێرکۆبێکەسی گەورە شاعر دەڵێت: لە ئێستەشدا خۆ بە تەنها هەر ئەو ناوی سۆران نییە، شاخێک گوتی ناوی تازەم سۆرانی مامەحەمەیە، گۆمێک گوتی مێرگێک گوتی چەند دەفتەری مناڵان و چەند شەقام و چەند ئاوێنەی عاشقان و چەند ڕۆژنامە و چەند گۆڤاری برینداری ئێرەوتیان ناوی تازەی هەر هەمومان سۆرانی مامەحەمەیە.
سۆران بووە ئەو ڕەمزەی ئەمێستا ساڵانە خولی تۆپی پێی بەناوەوە دەکرێتەوە و ساڵانە خەڵاتی شەیدی قەڵەم سۆرانی مامەحەمەد دەدرێتە ئازادی خوازان و تیپی تۆپی پێی بەناوەوەیە و ساڵانە لە ڕۆژی شەید بوونەکەیدا لە تەواوی کوردستان و گیان یاد دەکرێتەوە و بۆتە سمبولی ئازادی ڕادەربڕین و پێشەنگی شەیدانی ئەو ئازادیە و قەڵەم و بوێری و ڕاستگۆیی لە کوردستان و گیان و ڕووداوی شەیدکردنیشی کاردانەوەی گەورەی لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە بەدوای خۆی داهێنا و ڕێکراوە گیانەکانی تایبەت بە مافی ڕۆژنامەنووسان و مافی مرۆڤی لە تەواوی دنیا هێنایە دەنگ. شەیدکردنی سۆران ویستی خنکاندنی دەنگی ئازاد و بێر بوو، زەنگێک بوو بۆ زیاترکردنی بێمافی و سەرکوتکردن و ترس و تۆقاندن و دەنگی کە لە بچە و زڕەی زەنجیر، زەنگێک بوو بۆ نەمانی یەکجاری مانای ژیان. سۆران ئەو مرۆڤە دڵپڕ لە هیوایە بوو تازە دەمی بۆ ژیان ئەپشکوت، تازە وەک باڵدارێکی شەیدای فڕین خۆزگەی گەیشتن بوو بە ئاسمانێکی ساماڵ و سربەست و پڕئارامی. سەرەتای بوو بەڵام زۆری لەباردا بوو، زۆر گەورە بوو، هەر بۆیە دێوەزمەکان زارەترەک بوون و لێی تۆقی بوون و هەترەشیان لێچوو بوو. پاڵەوانانی چەقۆکێش و چاوچنۆک و بەڵتەچی لە تاریکیدا زەفەریان پێهێنا و بە کوژانەوەی مۆمی تەمەنی ئەم نەمامە تازە پشکوتووەی کوڕی ماڵە هەژارێکی کەرکووکی جارێکی تر ڕووڕەشی و تاوانێکی تریان خستە خانەی ستەمی ئەستور و لە بن نەهاتوویان. شەیدکردنی سۆران شەیدکردنی تەنها مرۆڤێک و کۆستکەوتنی تەنها خێزانێکی کەرکووکی نەبوو، بەڵکو ویستی بڕینی هەناسەی ئازادی بوو لاموان بۆ خەفەکردن و کپکردنەوە و خنکاندنی تەواوی ئەو دەنگانەی کە دەڵێن نا. ئەو لەبری هەمووان دەیوت نان و کار و ئاو و کارەبا و ئازادیمان دەوێ، دەویست کوردستان نەبێتە دۆزەخی ڕاستەقینەی کوشتن و بڕین و ستاندنی ژنان و منداڵان، هەروەها منداڵان کاری قورسیان پێ نەکرێت بێبەش نەبن لە مافی یاری و بچووکترین کێشەکانی ژیان. لە باسی نەهامەتی خێزانەکەیاندا سۆران دەڵێت ژیانی ئێمە پێش لە دایکبوونی منیش کەشێکی نائارام و پڕ لە تراژیدیای هەبووە، بەهۆی ئەوەی خێزانەکەمان لە شۆڕشەکانی کورددا بەشدار بوون بەردەوام تووشی شەڕ و گرتن و کوشتن بوونەتەوە، چونکە هەر لە سەرەتاوە لەسەر ئەوە خێزانەکەمان ڕاهاتووە لە هەر شوێنێک بن سەربەرز بژین، منیش پەروەردەی ئەو خێزانم. لە بەرەنجامی ئەو نەهامەتیانەی پێیدا تێپەڕیوە و دۆخی خێزانەکەیان سۆران دەڵێت لە نێو کۆمەڵێکدام کە کۆمەڵێکی خەمۆکە، لە نێو بنەماڵەیەکدا دروست بووم، لە ناو ئازاردا گەورە بووم، ئەوانەی دەینووسم و ئەوانەشی دەیخوێنمەوە، دەچمە هەر شوێنێکیش هەر ئازار و خەمە. کاتژمێر 9 شەوی 21 تەمووزی ساڵی 2008 سۆران لە بەردەم ماڵی خۆیاندا لە گەڕەکی ڕەشید ئاوای شاری کەرکووک لەلایەن چەند چەکدارێکی قین لە دڵەوە تیرۆر کرا و خەڵتانی خوێن بوو. دوا ماڵ و مەواشی چەمچەماڵ بوو، هەر لەوێش بە خاک سپێردرا. ئەمەش پاشەوە هات کە بەر لە 2 مانگ لە تیرۆرکردنی سۆران هەڕەشەی کوشتنی لێکرا بوو. لە کۆتاییشدا شێرکۆبێکەس جارێکی تر بۆ وەسفی سۆران دێتەوە گۆ و دەڵێت لە سەفەرێکی شعردا لە قەراق دڵی چەمچەماڵ 2 گوڵ هێرۆی سەر لە قسپی بەرزم بینی و ناسینەوە، بەڕاکردن چوم بۆ لایەن وتم سەردەشت عوسمان نیت ئەویش سۆران، ڕێگەم ئەدەن بۆ یادگاری ئەو دڵەی داتان بە ڕۆژنامەی باران، ڕێگەم ئەدەن پێکەوە وێنەیەک بگرین با یەک هات و پێکیشەوە سەریان لەقان. سۆران وتی ئەی چێ وێنەکەمان بگرێ، شعرێکم پێش خۆم هاتە جواب، خەمت نەبێ لە دوولاوە ئەمان گرن، عەبدولخالق لەسەر قەڵای هەولێرەوە و لەسەر قەڵای مەقاماتی عەشقەوە عەلی مەردان. ئێمە بە گەوری لەدایک دەبین و بە منداڵی سەردەنێینەوە، ئەوانەیشی تەمەنیان دەگاتە 6 ساڵ، لەسەر چۆنێتی کوشتنی براکانیان پرۆڤەیان پێ بکرێ. سپاس بۆ هاوکارمان ئارام پەشێو بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە سەبارەت بە
چواردەمی ساڵ یادی شەیدکردنی یاخود تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی قەڵەم سۆرانی مامە حەمە ئێمە بۆ ئەمڕۆ بۆ ئەو مەبەستە میوانداری یەکێک لە خانەوادەکەی ئەومان کردووە کە بەڕێزیان خوشکی سۆرانی مامە حەمەن خات و گەردە مامە حەمە بەخێر بێ و بەیانیت باش. بەیانیتان باش. زۆر بەخێر بێت لە سەرەتاشدا سەرخۆشی لە هەموو قەڵەم بەدەستێک و لە هەموو ڕۆژنامەنووسێک و لە هەموو میدیاکارێک و لە هەموو قەڵەمێکی ئازاد دەکەین و بێگومان ئەو ڕۆحیەتە یاخیگەری کە لە لای سەردەشت و سۆرانی مامە حەمە و چەندان قەڵەم بەدەستی بوێرە هەبووە ئەو ڕۆحیەتە یاخیگەرە بۆ داهاتوە ئەمێنێت و هەوڵەداکەوە نەوەیەکی باشتر پێ بگەێنێت و لەسەر هەمان ڕێچکە هەمان شێواز و هەمان بیرکردنەوەش بەردەوام بێت. دووبارە تەمەندرێژی بۆ خۆتان و هیواخوازین کە ئێمە و هاوڕێیان و هەموو ڕۆژنامەنووسێکیش هەمیشە شوێن کەوتووی قەڵەمی ئازاد و قەڵەمی گوێر بێ. بەدڵنیایەوە گەردەخانەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم شەهید سۆران تەمەنی مناڵی و تەمەنی هەرزەکاری چۆن بەسەر بردووە؟ بەڵێ سڵاو لێوە لە بینەران دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان. شەهید سۆران ئەوەی کە من لە یادم بێت چونکە من تەمەنم لەو بەسکەیتەوە بۆی کە بینەرانی شتێگەم بەتەواو. بەڵێ بۆ پێیکە من لەو گەورەتر بووم ئەوەی کە من لە یادمە شەهید سۆران بە مناڵێکی زۆر جوان بوو، زۆر مناڵێکی بێدەنگ بوو، هەروە بە بێدەنگیش ما بووە بەس لە ڕووی قەڵەمەوە کە گەورە بوو کەسێکی گەورەتر دەرکەوت، دەنگێکی گەورەتر دەرکەوت. هەر لە مناڵێ ئەگە بڵێمێ لە نزیکەی تەمەنی 8 ساڵانەوە ئەتر ئەو خولیای نووسین بوو بیرم دێ لە شاری سلێمانی بووین ماڵمان ئەو کات ئەچوو بۆ بنکەیەکی ڕۆشنبیری ئێستا بەتەواتی ئەو وینەم لا نییە پێم وا بێ کازیوێ سەرشەقام بوو یاخود منداڵپارێزی کوردستان بوو لەوێ دەفتەرێکیاندا بوو بێ چیرۆکێکی نووسی بوو هێنایەوە قەڵەمێک و دەفتەرێک بوو هەر دەفتەرەکە ئێستش ماوە لەو تەمەنەوە ئەو حەزی بە نووسین چاپ نەکراوی هەیە کە چاپ نەکرابێتەوە و لای ئێستاکە مابێتەوە لای ئێوە بێت؟ بەڵێ بابەتی ماوە. ئەی بۆ چاپی ناکەن؟ ئێمە ساڵی لە حەڤەمی لە ساڵی 2007 ببورن کتێبێکمان ماڵپەرتی شەهید سۆران کتێبێکمان لە چاپ داوە ئەو کتێبە ئەتر ئەو دەرفەت نەبووە بۆمان ڕەخساوە بابەتەکانی تری لە چاپ. کارەکەی مادیە ینی وڵاتی مادی معنەویە. ئەی نووسەرانی کەرکووک ڕۆژنامەنووسان میدیاکان ینی ئەوان ڕۆڵیان چی بووە کە بۆ نمونە ئەو بەرهەمانی کەوا چاپ نەکراوە ینی بە چاپی بگەێنن لەگەڵتان هاوکارتان بن دەستگاکانی ڕۆشنبیری بەڕاستی دەستگاکانی چاپ و بەخشەمەنی ئێوە خۆتان سەردانی کەسان کردووە بە کەسان وتووە؟ وڵای ئێمە ڕاستی بە کەسمان نەوتووە ئەوانیش بێدەنگ بوونە لە کاتی خۆ دەست پێشخەریەکەن نێو خۆتان سەرەتا. بەڵێ بەدڵنیایە بۆ لێ شەهید سۆران لە 14 ساڵ پێش ئێستا لە شاری کەرکووک کتێبێکیان بۆ لە چاپدا خۆ پێشتر ئامادەی کردبوو دابێ دەستی نووسەرانی کەرکووک ئەو کتێبی بەرهەم بۆیان بەرهەمێنە لە چلەکەی بڵاو کرایەوە تر ئەوەی کە ماوە توێشتا لە چاپمانەداوە شەڵا لە دەرفەتێکی ترا هیوادارەوە لێرە شەو بانگەوازێ بۆ سەرجەم نووسەرانوانی کە خۆیان بە سەرقافڵەی بزاوتی ڕۆشنبیری و نووسین ڕۆژنامازان لەم کۆمەڵگایە بەنی هیوادارم کە هەمویان دەست پێشخەریە بکەن کە بۆ منێت ئەوە تا ئێستا خوشکی کاکە سۆران باز لەوەکە کە کۆمەڵێک بەرهەمی چاپ نەکراوە بۆیە ئەوان ڕێگەی دەستگای چاپ و پەخشەمەنەکان هەوڵدەن هاوکار بن تاوکو ئەو بەرهەمانە بۆی کە ون نەبێ بەڕاستی دوجار نووسین ئەگە بێت و فرامۆش بکرێت ساڵ بە ساڵ ئەشێ لەگەڵ گۆڕانکارەکانە ون بێت و مانەوەی ئەو نووسینیان لە ینی با بڵێن گرنگە پێویستە بۆ داهاتوش. بەڵێ گەردەخان ئەمە پرسیارێکی تر بکەم شەهید سۆران لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی چۆن بوو چۆن مامەڵەی ئەکرد؟ بەڵێ وڵات تا بڵێ کەسێکی زۆر کۆمەڵایەتی بوو بڵێ لەگەڵ کەسانی بەتەمەناوەکو کەسانێکی بەتەمەن خۆیانوان بەرامبەران ڕێزێکی تەواوی ئەگرتن و بۆ ئەم ڕاستیش ئەو کەسانی کە لە دەور بڵێ لە چواردەوری خۆمان بوون ئەو ئەزاننی ئەو هاوڕێ بەتەمەنانی کە ئەزانن سۆران چۆن مامەڵەی لەگەڵ کردوون ئەوان شایەت حاڵن و ئەگەر لەگەڵ مناڵێکە هەڵسوکۆتی کردایوەکو ئەو مناڵە خۆی ئینەکرد پیشانەدا ینی زۆر کۆمەڵایەتی بووە سەردانە کە سوکار و هاوڕێ و تر لە هەر ناسە ببوونەیەکە هەبووە بەشدارە بوو کەسێکە تا بڵێ زۆر کۆمەڵایەتی بوو لەگەڵ ئەوەی کە ڕۆشنبیر بوو نووسەر بوو وەرزشکار بوو کۆمەڵایەتیشی هەبوو کەسێکی زۆر کۆمەڵایەتی بوو. باشە ئەی لە نێو خانەوادەکەتانە کەسێکی چۆن بوو؟ هەتا بڵێ زۆر هێمن بۆ زۆر گوێگیرمان بۆ زۆر بە قسەی دەکردین
من بۆ خۆم کە چەند ساڵە لەو گەورەتێ بووم زۆر جار یان نەسیحەتمە کرد ئامۆژگاریمە کرد یان لە پرسینەوەم لەگەڵە کرد بێدەنگ شەبوویەکی ناوت و ڕێزی لێ ئەگرتین و کەسێکیش بوو دائیمەن پێوەتی نەویت مەترسن لە هیچ شتێ مەترسن ئازا بن لە هەر پرسێکا کە بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم میلەتە زەرور بوو لەو شوێنەیە ئامادە بن بەشدار بن دەنگتان هەبێ کتێب بخوێننەوە نووسینتان هەبێ هانی ئەداین کەسێ بوو زۆر بەڕێز بوو لە ناو خانەوادەکەمانە ورد کە وەرزشکار بوو و لە هەمان کادا نووسەر بوو شاعر بوو وەسەر نووسەری چەندین ڕۆژنامە بووە بابەتی خۆی تێدا بڵاو کردوتەوە ینی کۆکردنەوەی ئەم هەموو بوارە لێکادا ڕەنگە بوو بۆ هەموو کەس نەکرێ بەڕاستی ئەستەم بێ بەڵام چی وای کردبووکەوە ئەم هەموو بوارە کۆ بکاتەوە لە هەموو شانە سەرکەوتوو بێ بڵێم هەر ئازایەتی خۆی بۆ زۆری خوێندەوە ڕۆژانە بڵێ بە ڕۆژ کاتی کەمتر بوو چونکە کاری ڕۆژنامە نووسی ئەکرد بە کارە ڕۆژنامە نووسیەکانەوە سەرقاڵ بوو زیاتر بە شانیزگەێتە یەکی شەو دوی شەو کتێبی دەخوێندەوە ئەو کات ماڵپەڕ و هین کەم بۆ ئەو ماڵپەڕەیە بوو ئەتەرنێتی سۆشیال میدیا بەگشتی کەم میدیا ئەو هەی بوو بەکاریانە هەتا یەکی شەو دوی شەو دێکشم لەگەڵی دانش خۆتانەزانە و سەردەمی کە ئێمە لە کەرکک بووین جیاوازتر بکەمەوە ئێستاکە تەقینە و تیرۆرئانە زۆر بوو دەیشم چاوەڕێ کرد هەتایەکی شەو دوی شەو زۆر جار شەی سۆران پێوت دایکە بڕۆ بنەوە بخەوە باماندوو نەبێت هەتا ئەو دابنیشتە کتێب بخوێنداتەوە دەیشم چاوەڕێ وڵای بڵم زۆر ناچونکە دێک ماتەمەنی هەبوو خۆی زۆر سەرقاڵ بوو بەڵام شعری هەبوو بۆ دایک ئێستا بەداخۆ من لەبەرم نیە من کەمە فکرم لەبەریکەم ڕفوزەکە لەبەریکەم بەڕاستی فکرم زۆر باش نییە بۆی ئەو حادسەیەکە لە دوای شەی سەرانە بەسەرمان هات من چکە لەگەڵی بووم کاتی شەید بوونێ بۆی ئەو تەرکیزم زۆر باش نییە خۆی ڕاستە ینی ڕووداوەکە تا بڵێ تراژیدیایە کارەساتە بەڵام وەک دەوترێ ینی ئێمە لە خۆڵەوە هاتین بۆ خۆشەگەڕینەوە بەخوای تر کەسێکمان بە شێوازەکە بەجێ بێڵین ینی چەندان خەڵکی مەسا کەسێکی من هاوڕێی خۆم لە زانکۆ لەگەڵما بووە دوێنێ پێرەکە بەبوونم نە بە جەڵدەی دڵ ینی هاوتەمەنیشی ینی گەنجەکە سەرەتای تەمەنشێتی بەڕاستی کۆچی دوایی کرد بۆ یان ئەم ژیانە مادەم سەرەتایەکی کۆتاییەکشی هەیە ڕاست ڕووداوەکە ناخۆشە تراژیدیایە کارەساتە بەسەر هەموو کوردستان و ئەتوانم بڵێم ینی ڕووداوێکە ناخەژێنە بۆ مرۆڤایەتیش بەڵام بێ کۆڵشە لێ بەڕاستی یعنی ئەبێت بۆ منێتەوە خوشێکی گەورەی ئەو ئەبێ بۆ نەوەکانی دوایەوە بۆ خزم کەسەکانتان بۆ ناسیاوەکانتان ینی بێ سەرمەشق بن ها بە ئیرادەیەکی کۆنکریتیە ورەتان بەرز بێ هەرچەند ورەی ئێوە بەرز بێت خەڵکیش چاو لێ ئێوە بۆ ئاگاداریتان هەرچەند ئێوە سەرمەشق و کۆڵەکە بن و بتوانن کە بابەتەکانی ڕێچکەی ئەو نەهجی ئەو بابڵی هەڵوێستی یاخیانەی ئەو بکەنە پێوەەر بۆ خۆتان خەڵکیش ئەو کاتە ئەوەنێ دیکە ڕاستە ئێوە جێشانازین بەڵام ئیرادی ئێوە چەند بەرز بێت ئەوەنەش گرنگە بۆ دەوروبەرەکەی خۆتان سەرەتا دوجار بۆ کەرکوچەکانیش بەگشتی زۆر جاوترێ کاتی ئینسان کە گە تەماشایکی بزانانی ئیرادێکی باشی هەیە چاوی لێکی بەڕاستی سێکێڵە ئیرادەی لە چۆ هێنەوە بەڵام ئاگتە مرۆڤەکە ئیرادی بڕوخێت و لە ڕووی دەرونیشەوە بڕوخێت ینی مرۆڤەکانیش چاوی لێ ناکەم بەڕاستی شوێن ڕێچکەی ناکەون بەڵام پێویستەکە بە ئیرادە بن بتوانن لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بن هەمووتان بەڵێ لە خۆشبەختانە بۆ خۆم هەمان خانەوادەکەمان هەمان هەڵوەستمان هەیە بۆ خۆم وەک چالاکەوانێکی مەدەنی کار دەکەم نووسینشم هەیە لە سایت و گۆڤارە بڵای دەکەمەوە لە پەیج و لاپەڕا هەیە بڵاوی دەکەمەوە چەند سۆرانتی مەترسن ناترسم بە ئیرادەی شەبم هەمان ڕێچکەم گرتووە هیچ ترسێکمانیە خانەوادەی شێوازە باسی ئیرادەکەی زۆر زۆر بەدڵنیایەوە ئەو ڕێگای ئەو بەرنادێن و چۆن ئەو ڕووناکی کرد ئەو ڕێگای ئازادیە بۆ سەرمەشقی ئازادی بۆ سەرمەشقی قەڵەمێکی ئازا و بێر بۆ زۆرینەی تاکی کوردی ئێمە شەروە ئەبین باپشتی هەموو ڕۆژنامە نووسانی ئازاد و بێر ئەبین چالاکانی مەدەنی ئەبین لەو ڕێگای ئەولا نادێن سازش ناکەین لەسەر زۆر باشەکە دەخانن ئەمە ئەمڕۆ پرسیارەکانم زیاتر لەسەر ژیان نامی شەید سۆران بێ تۆ باست لەوە کردکەوە ئەو وەرزشی ئەکرد و وەرزشوان بوو ئایا لە کاتی وەرزشە هیچ ڕووداوێکی بەسەر هاتووە ئەمە چۆن بۆ ڕووداوە وڵە بەدڵ ناوە ئەوەی یاری بکە لە
ناوێرەگایە بێ بەتمە تووشی پێکانە بێت و ئەو لە تیپی میلیا بوو لە تیپی ئەستێرە بوو قەڵای کەرکووک بوو هەچەند تیپێکی تری بەشدار بوو ئەتێ بەدڵنیایە بەسەرە هاتووە ئەو زۆر نەمایە لە ناو یاریگا و تیپە چکە لە نێوان دوو ڕەفیقە کێشەیە دروست بوو لە ترئەشی بەهۆی نابژیانی کردبوو نێوانیان چ بۆ نێوانە لەو کاتا چەکیان بەکارە نابوو بریندار بوو بەهۆی ئەوە کە قاچی بریندار بوو پێی لە کار کەوت بۆ ماوەیەکی زۆر وازی هێنا لەوە دابڕا لە ڕۆژنا لە ببورن لە وەرزش باشەگەر دەخانێنی بەدەر لە ئازادی زۆر بکات ئەڵوترێک کە شاعری ئازادی خود نووسری ئازاد یعنی کەسێکی یاخیە ڕنگدانەوەی چەمکی یاخی بوون یاخود یاخیگەری تا چەندە نووسینەکانی سۆران ڕەنگیدا بوو ئەو نووسینە یاخود ئەو بەرهەمانی کەوا هەی بوو بە چاپکرا و چاپ نەکراویشەوە بە بڵاوکرا و بڵاو نەکراویشەوە ینی تا چەند کەسێکی وەڕز بوو یاخی بوو یاخی بوون لە کۆمەلگا لەم سیستەمی کەوا هەیە یاخی بوون لە نەعەدالەتی یاخی بوون لە کۆمەڵێک چەمکی کۆمەڵایەتی نالەبار کە بۆ کۆمەلگایە بەڕاستی فەرز کراوە یاخی بوون لە دۆخی سیاسی یاخی بوون لە ناداتوەری کۆمەڵایەتی یاخی بوون لە تێکڕای ئەو چەمکانی کەوا ئینسان بێزارەکەن یاخود ئەبنەمایی بێزاری بۆ ئینسان بۆیە یاخیبوون لە نووسینەکانی سۆرانە تا چەند ڕەنگیدا بۆ وڵی یاخیبوونی زۆر ڕەنگیدا بۆ بەسەر نووسینەکانیە و لە شعرەکانیدا و لە راپۆرتەکانیدا و شاعیر ئەبێ یاخی بێت و شاعیر ئەبێ خەمی کۆمەلگا لە کۆڵنات و خەمی میلەتی هەبێت خەمی تاکی هەبێت و خەمی مرۆڤ دۆستی هەبێت خەمی ژینگەی هەبێت خەمی ئاژەڵ دۆستی هەبێت خەمی خاک و نیشتیمانی هەبێت بەدڵنیایە شەی سۆرانیش یەکێ لەو ڕۆژنامەنووس و لەو شاعیرانە بوو کە یاخی بوو هەم لە شعرە هەم لە وتار و نووسین و کاری ڕۆژنامەوانیدا زۆرش یاخی بوو لە شعرەکانی ئەگە بتانە سێرچەکی بکەن بخوێنەوە پێوەی دیارە چەند یاخی بووە شاعیر ئەبێ وا بێت هەر سۆران ڕێچکەی ئەو شاعیرانەی گرتبوو کە لە شەستەکانە لە شاری کەرکووکە ئەو ئەدەب دۆستانی کە لە شارە کەرکووکدا گروپیان هەبوو لەو سەردەما ئەم هەمان ڕێچکەی ئەوانی گرتبوو بووە یەکێ لەو کەسانە کە لەو سەردەمەیە کاریانە کرد شاعر جاری وایە لە نیشتیمانی ژیاخیە بێ و تا شێک کۆبێ کەس یانی و بدەر لەوەی کاوەسفی سوورانی مامە حەمی کردو لە شوێنێکا لە نیشتیمان یاخیە بێ وڵێ من ئێستا کچێک نیشتیمانمە نیشتیمانی تازەی خۆم دۆزیوەتەوە لە نیشتیمانە پیر و عەبوسەکەی ئێوە ناچێت جاری وایە شاعر لە دایک و باوکیش یاخیە بێ بەڕاستی ئەو سیستەمانی کەوا بوونەتە تابوو یاخود باوڵێن بە مقدسکراون لە کۆمەڵگایە جاری وایە شاعر لە یاخیە بێ و مەفروض شەوا بێت بەڕاستی گەردەخان باست لە شاعر کرد کەوتە سۆران شەید سۆران لە شعرەکانی یاخی بووە لە نەو خانەوادەکەی ئێوەیە هیچ ڕێگریەکە بوو لەسەر شعرەکانی ئەو ناوڵە هیچ ڕێگریەک نەبوو خۆشبەختانە هیچ هینێکمان نەبوو لە سەری سانسۆرێکمان نەبوو بڵێن ئەم شعرە مەڵێ ئەو خۆی ئازاد بۆ خۆی شعری نووسێ ئەمە ئەوش باسکەم شەید سۆران جیا لە خانەوادەکەمان ڕێچکەیەکی تری گرتبووە بەر ئەوش ڕێچکەی قەڵەم و نووسین و شێعر و وتار و ڕۆژنامە گەری بوو خانەوادەکەی ئێمە بۆ پێ خانەوادەیەکی کۆمەڵایەتی بوون هەم سیاسی بوون تەسحێ و هینێکی زۆرماندا بوو بۆ نیشتیمان بۆ خاک و میلەت ڕێچکەی چەک و شۆڕش و ئەوانەیان گرت ببن بەڵام شەید سۆران بە پێچەوانەوە ڕێچکەی قەڵەم و نووسین و شعری گرت بۆ بەر جیاوازێکی زۆری هەبوو بەڵام کەس ڕێگری نەبوو لەگەڵ ئەو جیاوازەی هەبوو زۆر باشە جیا لە نووسین جیا لە شعر ئەفوجیا لە ڕۆژنامە نووسی شەید سۆران لە شانۆشا بەشداری کردووە ڕای بۆ چوونی ئێوە چۆن بۆ کاتێک ئەو بەشداری شانۆی ئەکرۆک و خانەوادە وەڵای ئێمە هەر تەشجیعمان کردووە هانماندا دەستخۆشیمان لە کردووە زۆر کەم میشمایەوە لە ناو شانۆیە چونکە خۆی وا هەستی کرد لایەنە شعرێکە و بابەتە شعرەکان بگرێت ئەو ڕێگایە بگرێت و بابەتی ڕۆژنامە و ڕۆژنامەگەری لەو بوارەدا زیاتر تیا سەرکەوتووە بێ زۆر نەمایەوە لە ناوتیپی شانۆیە بەڵام خولیایشی هەبوو چەند شانۆیەکی لە شاری کەرکووک لەگەڵ چەند تیپێکە کاری کردووە تیپی هامووان لەوە هینە کاری کردووە لە بوارەدا و ئەمە هیچ ڕێگرێکی نەبوون خۆشبەختانە کە تا بێتە داخل دڵمان
لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە عێراقش بە تایبەتی ینی هێشتا عقلیەتی تفەنگ سالاری عقلیەتی کوشتن و شەیدکردن ینی بەردەوامی هەیە خۆ بۆ نمونە ئەو کاتێککە بە ئێوەژەڵی ئازایانە یاخود ئازایانە بدوێن ئازایانە مامەڵە بکەن ئازایانە قسە بکەن گفتوگۆ بکەن ئاخاوتم بکەن خۆ ڕەنگە بیزانێت کە ئەنجامەکەی بە شەهیدبوونی خۆی کۆتایی پێدەکاتێکە ئەنووسێت ینی هیچ کاتێک سڵی لەوە ناکردەوە بۆ نمونە کە ئەم نووسینانێکەوە ئەینووسێ و بڵاوێنە کاتەوە ڕەنگە لە داهات و کاریگەری لەسەر هەبوو بێت یاخود کە هەش بۆی کە بینیمانوە تێبینی کرا ئەینە بارەیەوە چ قسەیەکیە کرد شەهیدسۆران هیچ ترسێکی نەبوو وەک گوتم بەێمەوێت مەترسن بۆ خۆتان ئەو کاتی ئێمە لە شاری کەرکووکا بووین تەقینەوە و کاری تیرۆریستی زۆر بوو ئەم کاتە نەبوو لەنەکەم سەردەمی نەبوو ئەویت بۆ خۆتان بچن منتان بۆ چیە بۆ خۆتان بچنە دەرەوە هەر ئیش و کارێکمان هەبووە هیچ هینێکی ترسیەکی نەبوو بسمێتەوە بڵێت ئەمە لەم ئاسڵ بکاتەوە خۆی لە چاوپێکەوتنێکدا نووسیوانە ئەڵێ ئەگەر لە نزیک ئاگردان دانیشی پشکت بەردەکەوێت ئەڵێ هیچ ناترسم و لەو ڕێگای کە گرتومەتە بەر لەو قەڵەمی گرتومەتە دەست لی پاشگەز نابمەوە بەردەوامە بم ئەگە بشمرم شانازی پێوە ئەەکەم لەسەر بابەتێک لەسەر کارێک کە بۆ داهاتیۆ خەڵکی کەرکووک و کوردبوون وازی لێ نایەنم و ناشترسم باشە گەردەخان ئەمڕۆ تەندروستیشم تاوانێ ببورن شەهید سۆران بەر لە 2 مانگ لە شەهیدکردنی هەڕەشەی لێکرا کە هەڕەشەی تیرۆر بوو ئێوە ئاگداری ئەو هەڕەشانە بوون بەڵێ بۆ خۆم بە منی گوت بە براکان میوت بە یەکێ لە براکان میگوت وتی هەڕەشەم لێکرا ئێمە لەو کاتەیە من بۆ خۆم پێم نەوت وازبێنە بەڵام لە ناو خانەوادەکەمانەوە چوار دەورەکەی و خەڵکی دەرەوە خانەوادەکەشمان و ڕۆژنامە نووسانیش کە ئاناسی وتیان ستۆپکە بۆستە چونکە هێرشەکان لە سەرتە بەڵام ئەو کۆڵی نەدا نەترسە وتی من سازش ناکەم لەسەر ئەوەی کە ئەگە بە خوێنی خۆشم بوو وەک بینیمان باجەکەی بە خوێنی خۆیدا لەسەر ئەو راپۆرتانەی کە بۆ چاکبوونی باری کۆمەڵاتی ژیانی خەڵکی کەرکووک و کورد بوو کە لەم شارەدا خەمخۆرێک نەبوو ئاوڕێ لە خەڵکی کەرکووکی بێناز بداتەوە ئەو بۆ ئەو بوو کە دەنگی ئەو خەڵکە بگەێنێت بە شوێنی پەیوەندیدار و بڵێت ئەمە ژیانی خەڵکی کەرکووکە و بە خەڵکی کووردە و خەڵکی کوردستانە لە عێراقدا بەڵام بەداخۆ ئەوان هاتن بە فیشەک وەڵامی قەڵەمەکەیاندایەوە باشە کەیسەکەی ئەو کەیسێکەوە بوو نەکەیس شەهیدکردنەکەی لێستا بەکوێ گەیشتووە و تا چەند دادگا توانیوێتی ڕۆڵ یەکلایکەرەوە بگێڕە لەم کەیسە بۆ نمونە بۆچی سستی کراوە لە کەیسەکەی بەڵێ وەکو کەیسەکەی لە ساڵانی تریش ڕامانگەیاندووە تا کۆیسە هیچ بۆ کەیسەکەی نەکراوە و تاوانباران نادیارن و بکوژان لە سزا ڕزگاریان بۆ تاکۆ ئێستاکە و دیارە لە سەرەتادا لیژنێ لێ کۆڵینەوەی لە شاری کەرکووک بۆ پێکێنرا لیژنەکە لە کۆتاییدا ئەویان ڕاگەیان کە ئەبێ مەلەفەکەی هەڵ کرێت دابخرێت دیارە کەسی گەورە لە پشت ئەمەوە هەبووە داواکراوە لەو لیژنەیەکە ئەم مەلەفە دابخرێت و کەیسەکەی بەدڵنیایەوە تۆزی لێ نیشتووە لە ژوورە تاریکەکانی دەستگا ئەمنەکانی شاری کەرکووک و ئەو کەسانی ئەو سەردەمە لە شاری کەرکووکدا بەرپرسی ئەمنی بوونە و بەرپرسی ئەم شارە بوونە لێ بەرپرسن لە پاشە ڕۆژە ئەوانش بەرپرسیارەتیان ئەکەوێتە سەرشان و تا کۆیسە هیچمان بۆ نەکراوە نەگەیشتوێتە دادگا چونکە کەم تەرخەمێکی زۆری تیا کراوە ولو همان کادا ئێمە شایەتێکمان نەبووە وەکو شایەت ئەبێ لە کامێرە چاودێریش کەم بوو یان شتێک نەبوو بەڵگەیەکیوە بەس تەنها ئێمە شەی سۆران خۆی و ئەو ژمارە مۆبایلێکە هەڕەشی پێ لەکراوە بەڵام بەداخەوە دەستگا ئەمنیەکانی شاری کەرکووک و هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هیچ کارێکیان لە دۆسیەکەی نەکردووە بەرە پێشەوەیان نەبردووە بکوژانی لە سزا ڕزگاریان بۆ تاکو ئێستا بەدڵنیاوە ڕۆژەکە بێ بەستا بگەێنرێن بەدەر لە دەستگا حکوومیەکان یاخود کەسایەتەکان بۆ نمونە سۆران پێشمە بە فەتەیەک لە فەترەکان لە مەڵبەندی کارمەند بووە ئیشی کردووە لەوێ دیارە بە هەڵایەتشم لەو زانیاریە بەڵام بۆ نمونە حزبەکان ڕوتان لە کەس ناوە لە کەس یاری دیارەکانی ناو حزبەکان بۆی کەوان هاوکارتان بن بە بڵێن پاڵپشتیەوە بن تاوکۆم کەیسە لە ڕێگەی دادگاوە یەکلای بکرێتەوە
بەڵێ ئێمە هەر لە سەرەتای کاتی شەید بوونیەوە چوونەتە دەستگا ئەمنیەکان و لە دەرگای حیزبە کوردیەکانماندا بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاسایش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تا ئەو سەردەمە کەیسەکە گردە خۆی بەڵام بەداخۆی چوای بۆمان نەکرد و دیاریشە کەسی گەورە لە پشتی ئەوە بووکە ئەو مەلەفەدا بخرێت و کەیسەکە نەجوڵێنرێت سێ خاڵک هێگەر دەخان بیمان نەچێت یەکێتی دیارە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامزال بەتەبە لە 2012 هەموو خەڵکەزانێک کە بە هەوراز و نوێشێوی زۆرا تێپەڕیوە بەڵام لە پاش کۆنگرە و خۆشبەختانەی ساکە دوای ڕێخستنەوەی کۆمەڵێک ئیش و کار ینی مەرجەیەکی هەیە سەرۆکێکی هەیە هەڵتان داوە کە خودی سەرۆک باوەڵ کاک بافڵ ببین بۆی کە بێتە سەرخەت تاوەکو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی کەرکوکا بدوێ قسە بکات تاوەکو کەیسەکەیک لای بکرێتەوە هەڵتان داوەوە بگەم پێی چاڵێکمانداوە چونکە ئێمە لە سەرەتا بە قسەکەنم تاوکەم ئێمە لە سەرەتا ومێدێکمانە بوو ئێمەش و ڕۆژنامەنووسان و ڕایگەشتی و جیهان ومێدێکی هەبوو لە سەر دەستگا ئەمنیەکانی کەرکووک چونکە ئەوان وایان پیشانداکە چەند ڕۆژە دوای ئەو کۆڵنەوە ئەو بابەتانە گەشتۆتە دەستیان ئەو زانیاریانە کوژان ڕادستی دادگا ئەکەن و ئاشکرای ئەکەن بەڵام بەداخەوە دیار بوو کەسی گەورە لە پشتی ئەوە بوو کە ئەو کەیسەدا بخرێ هەر بۆ ئێمە پەنامانە بردێتەوە معلومات باسەکە یاخۆ تەنها وەکو بۆچوونی خۆتانە کەوا کەسی وەکو دەڵی کەسی گەورە لە پشتی دیارە معلوماتمانەیە زانیاریمان هەیە ئەینا لە خۆمانە چۆنەتوانین ئەو بارە قورسا هەڵگرین تاکۆی هیچ داوایەکمان نەکردو بەڵام ئاسایشی یەکێتی ئەوم بیر نەچێت کە دوای چەند ساڵێ بە ئێمەیان ڕاگەیاندووە کە ئێمە تاکو 30 ساڵی کە بێ 100 ساڵی کە بێ هەر کاتێ سەردا و ئێوە دەستان کرد ئێمە بەدادوچوونی بۆ ئەەکەینەوە کەیسەکەی ئەجوڵێنین بەڵام بەداخەوە باوەڕ ناکەم چونکە بەڕاستی حیزبە کوردیەکان خۆیان ئەوانەی کە لە دەسڵاتان لە هەرێمی کوردستانە بەشێکن لەو وی کە ڕێگریەکەن لە ڕۆژنامەنووسان بەشێکن لەوەی کە ئازادی ڕادەربڕینیان بەرتەس کردوێتەوە لەبەر ئەمە جارێکی تر پەنامانە بردێتە بۆ هیچ حیزبێ بەڵام لە داوامان لە ڕێکخراوەی و دەوڵەتەکان کردووە لە قومسڵخانەکان کردووە لە ڕێکخراوە ناوخۆیەکان بیانیەکان پەنامان بۆ زۆر شوێن بردووە حکومی و حیزب بەڵام تا کەیسەکەی و خۆی بەردەوام بن بەردەوام ئێمە هەر بەردەوامین وەرکی هاوڕێکان شتی بەڕاستی ئەوانی کە هاوڕێی بوون لە ڕۆژنامەنووسان و لە قەڵم بەدەستان ئەوانیش پاپشتیەوە بن بەتایبەت ئەوانی کە هاوڕێی نزیکیەوە بوونە بەڵێ وڵا لێرۆ سوپاسی کۆمەڵی ڕۆژنامەنووسی چالاکوانی مەدەنیەکەم کە تاکو ئێستێش لە هەوڵدان بۆی کەیسەکەی بە شوێنی خۆی بگەێنن هەم لە دەر وڵات هەم هەوڵەدەن لە کەیسەکەی برێتە بەغدا و لە بەختاوە کاری لەسەر بکرێ جارێتتر کەیسەکەی کاری تێدا بکرێتەوە تا بکوژان ئاشکرا بکرێت چەندین ڕێکخراوی مافی مرۆڤ لە دەروی هەرێمی کوردستان کوردیەکان بڵێم ڕێکخراوە کوردیەکان لەسەر خەتن تاکۆ لەم ڕۆژانەیشە لەسەر خەت بوونە مێدێکمان هەیە لەوێ کارێکمان بۆ بکرێ و ئێمە ساژمان نەکردووە لەسەر کەیسی شەی سۆران بەردەوام گەردەخان ئەمڕۆ هەمووان ئەزانین 14 ساڵ بەسەر تێپەڕبوونی تیرۆکردنی شەید سۆرانە تێپەڕە بێ دوای 14 ساڵ ڕۆژی دەرونی خانەوادەکەتان چۆنە؟ وڵاکە بڵێم باشە بێتە ناڕاست چونکە هیچ کات لە بیرمان نەکردووە و هیچ کات شەید سۆران لە دڵمان دەرناچێت چونکە سەرەتای بەهاری تەمەنی بوو گەنجێ بوو بۆ کورد و بۆ بە تایبەت شاری کەرک و خەڵکی کەرکووک دیاکۆشە ئەو قەڵەمێکی پێ بوو نەک بۆ شێوە بێن لە دەرگامان بدرێ و تیرۆری بکەن دیارە ئەو حیزبە ئەو دەسڵاتە قەڵەمڕەوە تاکو ئەیستە بکوژانی داڵدەدا و لە حکمایە لە دەسڵاتە لە هەرێمی کوردستاندا هاتن سۆرانیان شەید کرد بەسەرمانەوە تاکو ئێستا دیارە و کارە ساتە قەت نییە لە دڵمان دەرناچێەوە قەت لە بیری ناکەین و سازش لەسەر هیچ شتێ ناکەین و چۆن شەید سۆران هەر لە چاوپێکەوتنێکی داخۆی ئەڵێ زۆر شتیان خستە بەردەسم بەڵام ئێمە خۆشمان ئاگادار بووین زۆر شت خراە بەردەسی و زۆر داوای لێکرا کە واز لەو ڕێگای ئازادی ڕادەربڕینە ئەمە دای بۆ شێگەڕایەوە ئەمە بدە تونند و تۆڵە ینی تۆکو باسی لۆکەڵی زۆر خراە بەرەسی بەڵام ڕەدی کردەوە ئەنی حتممە من پێوت با بڵێن
پێویستی بە بیر و بڕایەکەیە، پێویستی بە عقیدەیەکەیە، پێویستی بە ئایدۆلۆژیایەکەیە، پێویستی بە مەبدەئێکەوە ئینسان تەیە خۆی بەڕاستی نەدۆڕێنێ. ئەم مەبدەئی لە چیوە گەڕێ؟ پەروەردەی خێزانی، پەروەردەی دایک و باوکتان، پەروەردەی ماڵەوەتان، کاریگەری براکانی لەسەر یاخود خوێندنەوە و بە دوواداچوونی خۆی بۆ فکر و بۆ دنیای پێشکەوتن و دنیای جیهانگیری و هاوکات خوێندنەوەی خۆی بۆ پاراستنی شوناس و کەرامەتی ئینسانە گەڕایەوە کە ئینسان پێویستە خاوەن مەبدە بێت. وەک لە سەرەتاوتم شەی سۆران ناترسا ئەوە خانەوادەکەشمان خانەوادەیەکی کورتپەروەر بوون، تەسحەی زۆرماندا بوو، ئەوە کاریگەری هەبوو لەسەری، ئەوە خۆشی خوێندنەوەیکی ئەجگار زۆری هەبوو بۆ بیرباوەڕی ئازادی و بۆ ئەو ڕێگا ڕوونی کە گردی بێبەر. خۆشبەختانە ئێستا ڕێگاکەی بەردەوامە، مەبدەئی خۆی بیرباوەڕی خۆی وای لە خۆی کردبوو کە بۆ شێوەیە کار بکات. لەو سەردەمەی شەی سۆران کاری دەکرد، لەیلانی ئۆپزیۆن خەڵکی ئۆپزیۆن کەم بوو، بەڵام شەی سۆران بە بیوێرانە ڕێگایەکی کرد بۆ بەر لەسەر ڕێچکەیەک پەروەردە بوو، گەورە بوو کە بۆ میلەتەکەی، بۆ خاکەکەی، بۆ کوردستان خۆشەویستی کوردستان وای لێ کرد بوو کە ئەو بیرروباوەڕی لا دروست بێت، خۆشەویستی کوردبوونی لە دروست ببوو. بیرروباوەڕی خۆی زۆر زۆر مەبدەئی بوو لەسەر ئەوەی کە سەر بیرۆڕای ئازاد و جیاواز بیر بکاتەوە. لەو سەردەمای وەکتم کەسی ئۆپسیۆن وەلایەنی ئۆپسیۆن کەم بوو کە شەی سۆران بۆ خۆی ئۆپسیۆنی ناخە دروست ببوو بێ ئەوەی سەر بە هیچ لایەن و گروپێک بێت خۆی کاری دەکرد. باشەگەر دەخانبووی کە بینرانشانی زیاتر لای ڕموو بێتەوە. ئێمە کاتێک کە باسی کۆمەڵێک بابەتی سیاسی فکریوانەمان کرد، بەڵام زۆر جار چکە نووسەر مڵکی بەڕاستی تەنها خۆی نییە، مڵکی خانەوادەکەی نییە. لە ئێستا سۆرانیش مڵکی تەنها کەرکوو نییە بەڕاستی. سۆران مڵکی سە هەموو کوردستانەوە تا مەزنێکی وەکو شێرکۆبێکەس شعر بە باڵایە هۆنێتەوە بەڕاستی. بۆ نمونە بەدەر لە خۆشەویستی بۆ نیشتیمان، خۆشەویستی بۆ دایک، خۆشەویستی بۆ نووسین، بۆ قەڵم، بۆ ئازادی، تا چەند بابەتی سۆزداری خۆشەویستی لە شعرەکانی ڕەنگیدا بوو. ڕاستە شاعر جاروایە فکرێکی سیاسی پێ پەیامێکی سیاسی بگەێنێ، بەڵام هەمووان دوجار مرۆڤی بریتین لە بەرمیلێک هەست بەڕاستی. بابەتی سۆزداری تا چەند لە شعرەکانی ڕەنگیدا بوو. ڕەنگە ئێستا کەسێک کە بینەری بەرنامەکەی پێی خۆش بێ کە بزانێت، چکە دوجار نووسەر ئەنی خەڵک پێی خۆشە بە دوای هەستیاترین خاڵەکانی ژیانیا بگەڕێ، ئیدی شخصی بێت یاخود گشتی بێت. پێم خۆشە لە زاری بەڕێستان ئێمەش بیزانین و هاوکات بینەریش بیزانێ. بەدڵنیایەوە لایەنی سۆزداری لە شعرەکانیا دیار بوو و زۆر زۆریش پێوەی دیار بوو و خۆی کەسێکی دڵناسک بوو و کەسێک بوو عاشق بوو بە ژیان و عاشقش بوو بە مرۆڤ. ڕەمدانەوەکی زۆر بە شعرەکانەوە دیارە. شعری هەیە بۆ سۆزداریش توێتی، شعری هەیە بە تایبەتی و توێتی، نامەی شعری هەیە، زۆر زۆر ڕەنگدانەوەی هەبوو بەسەر شعرەکانەوە. کەسێکیش بوو عاشق بە ژیان بە مرۆڤ بوو، عاشق بوو، ناڵم عاشق نەبوو، عاشق بوو. کەسێکیش عاشق بێت شعری سۆزداری لە دروستە بێەوە جوانە نووسێ، بەسەر شعرەکانەوە سۆزداریش دیار بوو. واتە کەسێکی تایبەتە بوو کە شعری بە بنووسێ؟ بەدڵنیا هەبوو لە ژیانە. باشە شەیدکردنەکەی تاچەند کاریگەری بێگومان کاتێککە هەبوو بە دڵنیایەوە ئەڵێیت حتمما ئەوش کۆنتاکتان لەگەڵ کەسای ڕەنگە هەبوو بێ وەکو خانەوادەکەی، چکە دوجار خەڵکی ئازاد کاتێککە عاشقە بێت نایشارێتەوە بەڕاستی، باشکرا بانگەوازی عاشقەکە. ئەنی تا چەند کاریگەری بوو لەسەر ئەو کەسایەتی، هەڵبەت بەبێ ناوێنان بەڕاستیان یا تا چەند کاریگەری بوو دەڵی دەرونیەوە بەسەر ئەو کەسەیە؟ وەڵا بەتاکیدەوە هینای پێ بەسەرەوە، بەڵام ئەو کەسە خزمی نزیکی خۆمان بوو. چەند ساڵە پێش شەید بوونی سۆران ئەمەوە بڵێ پێم شەرم نییە خوازبێنین بۆ بکەن، بەڵام بەداخۆ ئێمە لەمای ڕێگریمان کرد. تی فکر و عقڵێتی ئەو کاتێ ئێمە ئەوە بوو شەی سۆرانیش تەمەنی زۆر کەم بوو، خوێندکار بوو ئەو کاتە، خوێندکاری ناوەندی بوو. ئەو پێش شەید بوونی شەی سۆران زەواجی کرد و هیوا بەختەوەری بۆ خوازم، خزمی نزیکی خۆمان بوو. زۆر باشە. ڕاگەیاندنەکان بەگشتی ڕاگەیاندنی کوردی تا چەند گرنگە، ئەنی تەنها یادکردنەوەکەی بۆ نمونە بە ڕاپۆرتێک بە بەرنمەیەکی لە ڕاستە ئەو ئێمە کردومانێش تا شتێکی بچووکە ئەرکی سەرشانمانە، بەڵام دوجار ڕاگەیاندنەکان با بڵێن لۆبیەک زەختێک دروستکەن و
ئەم کەیسە بکەن بە کەیسی ڕأی عام، ڕأی گشتی، ڕأی خەڵک، ڕأی شەقام و هەوڵدەن ینی دادگاکان، سیستەمی سیاسی، کارکتەرەکان کەوا دەستیان هەبووە لەم کارە قێزەوەنە بەڕاستی بورژن، چونکە ڕاگەیاندن جاری وهەیە لە هەموو دنیادا ڕەنگە بابەتێکی زۆر کەسی بچووکە بێ خەڵک هەر نەزانن لە شێ، بەڵام ڕاگەیاندنێکا بە مەلەفێکی گشتی عام و هەموو دنیا ڕەنگە من ئاگاداری مەلەفێکم کە لە ئەمریکا ڕۆدا بەڕاستی بۆ لەبەر ڕاگەیاندنەکان ڕۆڵیان هەبووە. ڕاگەیاندنەکان ڕۆڵیان چی و پێویستە کەوا چی بکەن؟ داواکاری ئەو ڕاگەیاندنەکان چییە؟ والله لە سەرەتادا دەورێکی باشیان بینی لە سەرەتای شەیدبوونەوە هەتا نزیکەی ساڵانێکیش دەورێکی کاریگەریان هەبوو دەنگی ئێمە و دەنگی شەی سۆران بەدڵێوەگە ڕاگەیاندنەکان و ڕۆژنامە بێورەکان نەبووایە کەسە بێورەکان نەبووە دەنگی ئێمە و تیرۆکردنی شەی سۆران ئەگەشتە جیهان لە ڕێگەی ئەوانەوە بووە دەستخۆشیمان بۆیان هەیە. بەڵام ئێستا کەمە سارترەوەکەوە ململانێ حزبی زۆر بووە وەکەوەی کە ڕاگەیاندنەکان باوەڕاکەم ڕاگەیاندنی سەر بخوا بێت بەتەواتی بێلایەن بێت ئەو کارگەری هەیە بەڵام ڕاگەخەون بۆ وڵاتە بەڵێ باتڵنیەوە نا ئیشەڵا دێتە دی مەسڵ ڕاگەیاندنی سەر بخوایان کە باس ڕەنگە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی سەر بەخۆبوون شتێکی باڵێن تا ڕادەیەک خەون بێ بۆ ڕاگەیاندنەکان. بەڵێ من بە ئومێدم شتێوە دروست بێت بەڵام ئێستا وەک ساردێکی پێ دیارە بەڵام خۆشبەختانە ئێستا سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان هەر لەگەڵمانن و ڕێکخراوەکانی مەدەنی مافی مرۆڤ بەردەوام لەگەڵ ئێمەن بەردەوام لەسەر خەتن لەگەڵمانە و دەنگی ئێمەشیان گەیاندووە سوپاسیانەکەین. باشە گەر دەخانێمە پرۆگرامەکەمان کۆتایی پێدە دەگەر دواوتە یا خۆ داواکاریت لەلایەنە پەیوەندیدارەکان فەرموو. بەڵێ وڵە داواکاری ئێمە وەکو خانەوادەی شەی سۆران و خانەوادەی شەیدانی تیرە قەڵام هەر ئەوەیە کە کەیسی کوڕەکانمان براکانمان بگەنێتە دادگا و بکوژان نێڵن بکوژان لە سزا ڕزگاریان بێت سزا بدرێن مافی خۆمان وەرگرینەوە بۆی ئاهێ بە دڵمانە بێتەوە و ببێتە پەندێ بۆ ئەو حیزب و دەسڵات دارانەی تر کە ڕۆژنامە نووسان تێرۆر دەکەن. دووبارە بەخێر بێت دوای ناخۆشیتان بێت دووبارە سەرخۆشی خۆمان ئاراستەیەواکەین. سپاس بۆ بەشداریکردنت. ڕێزان دیارە لە دنیادا لە مێژوشدا مرۆڤی مەزن زوو بەڕاستی لە ناوەچێت یاخود لە ناوە برێت یاخود خۆی لە ناوە بات ینی بۆ نمونەگەر بە مێژووە بڕۆینەوە ئاوات ینی سۆرین کێرکیگارد یعنی نزیکەی 4 ساڵ بوو تەمەنی ڤانکوخ سیەکانی سەرەتای تەمەنی بوو نیشتە لە هەمان کادا سەرەتای تەمەنی بمانە کە ئەنی ڕۆڵیان هەبووە لە گۆڕانکاری نەک بەست لە وڵاتەکانی خۆیان بەڵ کاتێککە بازە ڤانکوخەکری ئێستاکە ئەنێتوانم بڵێم وڵاتێکی سۆماڵیش هاوڵاتێکی سۆماڵی ناوی ڤانکوخی بیستووە لە کاتێکا لە سەرەتای لایەتی ینی خۆی لەناوبە بۆیە قەڵەمە مەزنەکان قەڵەمە وێرەکان و خاوەنی فکر و ڕوئیا و دیدگای فراوان بۆ ژیان و بۆ دنیا و بۆ سیاست و بۆ حکومڕانی و بۆ عەدالەتی ئیجتیماعی بەڕاستی زوو ماڵ ئاوەیەکەن. لێرەوەی مەشعنی بۆ نمونە دەیان نووسەرمان هەبووە لە ڕابردوودا کە ڕۆڵیان هەبووە لە گۆڕانکارەکان بەڵام تۆ دیقەت بە ینی بەردەوام ناوی سوورانی مامە حەموود بەردەوام ناوی سەردەشت ئەهێنرێت چونکە قەڵەمی ئازاد بوونەوە و دڵنیاژم ینی ئێستا ئێمەش ڕەنگە لە ڕووی فیزیکیەوە کۆتاییمان پێبێت بەڵام وەکو مێژوو ئەوان ئەمێنەوە لێرەشەوە داواکارم لە ناوەندەکانی چاپ و پەخشەمەنی ئەگەر دەست پێشخەری ئەو بکەن کە هەر بابەتێکی چاپ نەکراوی سۆرانی مامە حەمە هەیە لە ڕووی مادیشەوە بە تایبەتی و پاشان معنەوی هاوکاریان بکەن تاوکو بەرهەمەکانیان یاخود بەرهەمەکانی بە چاپ بگەێنرێ و خوێنەریش بتوانێت سوودی لێ ببینێت لە منۆماڵ ئەوە و دروت و سەری ڕێز و حرمەت بۆ شەهیدانی قەڵەم بۆ شەهیدانی ئازادی شەهیدانی یاخیبوون و پەیڕەوکەرانی چەمکی یاخیگەری لە کۆمەڵگادا دانەوێن مەڵاوە کاتێکی خۆش.